بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاتان نەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە لە دەستپێکی نوێی هەفتەیەکی نوێ داهاتین و خزمەتان ئەمڕۆژ بارمەتی هاوکارانم لەگەڵ هاوکارم خاتو سەنا کۆمەڵێک برگ و بابەتان پێشکەش دەکەین دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵاوی خی گەورەتان لەبێ بینەرانی ئەزیزی کەناڵی ئاسمانی پەیام ڕۆژ و ڕۆژگارتان پڕبێت لە خێر و بەرەکەت خوشحاڵین لە هەفتەیەکی نوێ بە خزمەتیەوە گەشتوونەتەوە لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک تۆرمان بۆ ئامادەکردن بە ئومێدی تا کۆتایی بەرنامە بینەرمان بن. ئازیزان لە تەوەریەکەما باسی کاریگەریەکانی هەندان بوون بە تایبەتی لە یاریەکانی تۆپیکە ئەبزانەکەین ئامادەبوونی ئەو هەموو هاندەرە لەناو گۆڕەپانەکانی یاریگایەوە دۆش و خۆشیان تا چەندێک کاریگەری لەسەر یاریزانانە هەبێت کە خەریکی یاریکردنی تۆپیکەن یاخودە جۆرە یاریکی تر بۆ ئەمانە بزانین هۆکار چییە کە لە شارەکانی هەرێمی کوردستانە بۆ جۆرە جیاوازی هەیە لە نێوان هەندانی هەڵبژاردنەکانە کاتی یاریکردن لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگە نێوانێکی بەڕێز بڵاندانە بێتن بۆ بارەیەوە زیان قسە. بەڵێ خاتو سەنا زۆر جار پسپۆرانی دەرونی لە وڵاتی ئێمە داماژە بۆ دەکەن کە هەندێک هاندەر هەن هی وڵاتانی دەرەوە زۆر ئانی هاندانیان زیاترە لەوەی کە لەو کەسانی کە وڵاتی خۆیان بوون کاسیشیان بردووە زانانی ئەم سایکۆلۆژیای بۆچی دەگەڕێتەوە لەم نێوەندەدا چی گرنگەوە تا چەند گرنگە ئەم بیرکردنەوەشی هەیە نەبەتەمایی ناڕەحەتی بۆ کەسانی دەوروبەری بۆ جیاتیکردنی کەسانی دەوروبەری بەڵام بە شێوازێکی جوان هاندان و ئەو پاڵپشتی کە بۆ ئەو هەڵبژاردی هەیەی بەرجەستەی بکات لەو تەورێدا مامۆستایەکی زانکۆ و میوانمان دەبێت. وازان خۆشەویستان لە تەوەری دۆمی بەرنامەکەشماندا باز لە زیان و لێکەوتەکانی ئالوودەبوون بە ماڵپەڕە خراپەکان دەکەین دەزانین کە ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی دروست کردووە چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی جەستەیەوە تایبەت ئەو کەسانی کە ئالوودەبوون بەم ماڵپەڕە خراپ و ئەو سایتە خراپانی کە بوونیان هەیە زانی تا چەند کاریگەری دەرونی خراپی دەبێت لەسەر تاک و زۆرێک لە ئامارەکان پێمان دەڵێت وڵاتی عێراقیش بێبەش نییە لەوەی کە لە ڕیزبەندی ئەو وڵاتانەیە کە زۆرترین کەسیان تێدا سەردانی ئەو ماڵپەڕە خراپانە دەکەن. بزانین بەگشتی لێکەوتەکان چینوە چی بەسەر ئەو کەسانە دێت کە ڕۆژانە یاخود شەوانە چەندین کاتژمێر بۆ ئەم بابەتە دادەنێن دواتر گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەماندا. بەڵێ کاکدانێ ئەژەر دەربارەی ئەو داواکانی ڕۆژ لە ئێستایا نرخی درا و هەروەها زێریش بەرزی نزمی زۆر بەخۆیەوە بینیم ئێستا لە ئاستێکی بەرزی زۆرە کە کاریگەری لەسەر بازار دروست کردو دیارە هەموو کاڵایانی کە ئێمە لەناو بازارەکانی هەرێمی کوردستانە کڕین فرۆشتنی پێوەکرێ و بەکاربەر بەکاریانە هێنێ زۆربەی زۆری لە دەرەوە دێن و تەواوی ئەو مامەڵانش کە لە دەرەوە دێ زیاتر بە دۆلار و لە ئێستاشان نرخی دۆلار زۆر بەرزەوە کردووە نرخی بازارەکان بەرز بێتەوە لەمانەوە گفتوگۆی ئەوە بکەین بزانێکی نرخی دۆلار بۆچی بەرز بۆتەوە هاوڵاتیان پێویستە لەگەڵم بەرزبوونەوەیە چۆن مامەڵە بەڵێ ئەمەش دڵڕاوکی و قەلەقێکی دروست کردو بۆ زۆرە لە خەڵکی کە بەم شێوازە بەردەوام دۆلار ڕوو لە بەرزن و بەشێک لەو کاڵانی کە دێنە نێو هەرێمی کوردستانیشەوە بە دۆلار بەشێکیان دەفرۆشێت و بە دۆلار بازرگانەکان دەیکڕن ئەمەش بۆ خۆی کاریگەری هەیە بزانین بەگشتی کاریگەریەکان چین و باز لەوەش دەکەین کە لە ئێستادا ئەگەر کەسیانێگە بن کە هەیە بۆ منە پارەی دۆلاری هەیە دەیە بیگۆڕێتەوە دەیە یاخود دینارە بیکا بە دۆلار دەبێت چۆن مامەڵ لەگەڵ ئەمەدا بکە لەو بارەشەوە دواتر میوانێکمان دەبێت کە لە هەولێرەوە لەگەڵماندا دەبێت دەستپێک دەچینە لای گۆڕانکارەکانی کەشوهەوا سپاس بخوا بەیانێک مناتم بۆ داوام بارانبارین هەبوو ئینشاءڵڵا لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیش بوونی دەبێت پێکەوە بینەری پلەکانی کەشوهەوا دەبین.
بەڵازان خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەنامەکەماندا باز لە هۆکار و کاریگەریەکانی هاندانی هاوڵاتی و تاکەکانی نێو کۆمەلگا دەکەین بۆ ئەو هەڵبژاردانی کە هەیەە دەزانین کە ئەمە سنوورەکان تێدەپەڕێنێت کەسێک بۆ نمونە لە کوردستانەوە هاندەری وڵاتێکی وەکو ئەرژەنتین وەکو بەرازیل کە لەو سەری هەموو عێراق و کوردستانە ئەمە بزانین ئەم سایکۆلۆژیای بۆ چی دەگەڕێتەوە فاکتەرانە چین کەوای کردووە ئەم کەسە بەم شێوازە بیر بکاتەوە زۆر جار لە یاریەکانی مۆندیالدا بینیومانە کە کەسانێک بوون هەڵبژاردەکەیان دۆڕاوە بەڵام دواتر هەڵبژاردە سەرێکیەکەی خۆی کە هاندەری ئەو هەڵبژاردەیە وڵاتێکی دیکەیە ئەڵای ئەوی بەرز کردوەوە پێی خۆش بۆ ئەو وڵاتە سەر بکەوێت بزانین ئەمانە بۆچی دەگەڕێتەوە باز لە هاندەرانی نێو هەرێمی کوردستانیش بەگشتی دەکەین گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا جەمیل عەلی مامۆستای زانکۆ مامۆستایان زۆر بەخێر بێ گیانە خۆش بێ زۆر سپاس چاوەکانمان میخوا بەخێر بێ مامۆستا بەکێ دەوترێ هاندەر کە باز لە سەرتا باز لەوە بکەین ئەوەندەی کە لە توێژینەوە نووسراوە هاندەرە بێ کەسێک بە خۆی پێناسە بکە بەوەی کە هاندەری وەرزشێکە ئیتر ئایا تۆپی پێیە باسکێ بالێ ئەم کەسە خۆی وا ئەناسێنەکە کە هاندەرە نەک خەسڵەت و تایبەتمەندیەکی دیاری کراوە بەڵام خۆ ئێمە ئازانین ئەو کەسە هاندەرە کە بەردەوام تەماشای ئەو سپۆرتە بکە ئەو وەرزشە بکە لە نام ئەم وەرزشەیە یانەیەک یان هەڵبژاردەیەک هەڵبژێرێ بە دوواداچوونی بۆکە هەواڵەکانی خوێنێتەوە واتە لە ڕەفتاری ڕۆژانە و لە ژیانیان ڕەنگەیاتەوە چ لە ڕووی فانیلە و تیشێرت و وێنە و تەبان بەپی تەمەەن ئەگۆڕێ ئەمە هاندەر کەسێکە بەردەوام بە دوای ئەو یانەیانەوە هەڵبژاردەی ئەو وەرزشەی کە ئەو هەڵی بژاردووە بە دواداچوونی بۆکە زۆر باش شەما مساهۆکار چێ مرۆڤ ئەبێ بە هاندەری کەسێک یا هاندەری شوێنێکی ئەم حەز و خولیایی تا دروستە بێ هەموو ئینتیماکانی بۆ کەسێک یانیانەیە یا بۆ یاریەک دروستە بێت بەڵێ لەبەرەوەی ئێوە وابزانام تایبەتان کردووە بە تۆپی پێ سەرەتا بێ بزانین ئایا ئەم کەسە خۆی بینەری تۆپی پێیە واتە بۆ ئەوەی تۆپی بە هاندەری هەڵبژاردەیەکی بیانی ئەبێ سەرەتا خۆت بینەری تۆپی پێبی ینی بزانی ئەم وەرزشە هەیە ناوی تۆپی پێیە یاساکانی بزانی لە تەمەنێکی با بڵێن مناڵیەوە لەگەڵ یا تێکەڵ بووبی ئاشنا بووبی جایتر لەویا فاکتەرەکان ئەگۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەو کاتی کە مرۆڤ بەرئەکەوێت لەگەڵ وەرزشی تۆپی پێیا ئیتر لە ڕێی تەلەڤیزۆنەوە بێ خۆتانەزان تەلەڤیزۆن لە عێراقا ساڵی 1952 دروست بووە ئەی پێشەوە چۆن بۆ تۆپی پێش تەلەڤیزۆن هەبووە پێش رادیۆ هەبووە پێش لەوانەیە دروستبوونی هەنێ دەوڵەتیش هەبوو بێ ئەو سەروەختە خەڵک بە رادیۆ ئەگەر رادیۆ نەبوو بێ بە تەلەگرام هەواڵەکانیان گواستۆتەوە بۆ نمونە لە بەریتانیا کە خۆتان زانێکێکە لە سەرزەمینە هەرە دێرینەکانی ئەم وەرزشە لەگەڵیشیا پەیوەندی و گەیاندن زۆر بەهێز بووە لەگەڵ لەم شارەی یاریە کرابێ ئەنجامەکەی بە ئاسانی گەێنراوەتە شارێکی تریان ڕۆژنامەیەکی تر بۆ ئەوی بڵاوی کاتۆ لە هەواڵەکانی ئەمە وەکو سەرەتایە بۆی کە بزانین مرۆڤ چۆن ئەبێ بە هاندەری هەڵبژاردەیەکی تۆپی ئەبێ خۆی بینەری تۆپی پێبن اینجا ئەم مرۆڤانە ئەم هاندەرانە جیاوازن هاندەرمان هەیە خۆی یاریزانە واتە خۆی یاریزانی تۆپی پێ ئیتر یاریزانێکی پیشەگەر بێ یان یاریزانێکی وەکو کولای خۆمانڵین لا کۆڵان بێ واتە خۆی ئەم وەرزشە ئەکا لە ڕووی جەستەییەوە کەسێکە ئامادەیە سازە بۆ ئەنجامدانی یاری تۆپی پێ مادەم خۆی ئەم وەرزشەکە حتمما حەزیشەکە بیبینێ و پەرە بە خۆی با سەیری جوڵەکانیان بکە اینجا بینەرمان هەیە خۆی یاری ناکە و یاریزان نییە بۆ نموناگەر کەسێک خوا نەکردە کەم ئەندام بێ لە ڕووی جەستیەوە نەتوانێت ئەم یاریە بکات لەوانەیە احتیمامێکی بۆ بینینیشی نەبێت لەوانەیە ئەڵێم بەڵام مەرج نییە لەوانەشە هەر کەسێکی خاوەن پێداویستای بەدیان کەم ئەندام بێکە پێناسە قانونی و دەوڵەتیەکێتی ئەگەر کەم ئەندام بێ هەر خولیای بینینی هەبێت خۆشتانەزان هەموو وەرزشێک بەشێکی بۆ کەم ئەندامان دەزیشەکەەوە ببوورە وەڵامەکان تۆزە درێژا کێشێ بەڵام بۆی تێبگەین اینجا ئەم مرۆڤە کە بوو بە بینەر ئەم هاندەرە اینجا هاندەرەکان پۆلێ نەکرێن
هاندەری سەرسەختمان هەیە کە ئەوانن کە ئیتر لەوانێت تەلەڤیزۆن بشکێنن ئەگەر هەڵبژاردنەکەیان بدۆڕێ هاندەریشمان هەیە بەس بۆ چێژی وەرزش تەماشای ئەم یاریاکە اینجا بۆچی ئەبین بە هاندەری هەڵبژاردەیەکی بیانی ئەمە خۆی پرسیارەکەی لە هەنێشتا یەکە گرنەوە هاندەری هەڵبژاردەی نیشتیمانی لەگەڵ هاندەری هەڵبژاردەی بیانی هەنێ فاکتەری هاوبەشمان هەیە بۆ نمونە من خەڵکی عێراقم لە ناو عێراقا کوردم ئەگەر فاکتەرەکان لێک بینەوە یەکەم بابین فاکتەری خێزان تۆ برا بچووکی یا برا گەورەی برا گەورەکانە باشن لەگەڵتا یان خراپن لەگەڵتا ئەگەر برا گەورەکانە باشن لەگەڵتا و دۆستانە ڕەفتارە لەگەڵەکەن هەڵبژاردەی بەرازیلن وەکوانەی منیش بووم بە هەڵبژاردەی بەرازیل ئەگەر براکانت چەپێنەر و سەرکوتکەر و چەوسێنەرن ئەوان ئەرژەنتینن تۆ احتیمال زۆرە شوێن ئەوان نەکەوی وەکو کاردانەوەیەک لە بەرامبەر ڕەفتارەکانیان یان ئەگەر تۆ باوکی دیان ئەگەر اینجا ڕەگەزی کەسەکە ئایا کچە یان کوڕە ئایا کە کچە تەماشاکردنی تۆپی پێ بە عیبەتدا ئەنرێ بۆ ئەو یان بە شتێکی باشدا ئەنرێ بۆ ئەو ئایا کە کچە لە کۆڵان خۆی یاری تۆپی پێ کردووە لە کوڕان لەگەڵ کوڕان یان نەی کردووە بۆیە ڕەگەزی کەسەکە تەسیرەکە خۆتان نەزان تۆپی پێ وەرزشێکە زۆرینەی بینەرەکانی لە ڕەگەزی نێرن وانە بەڵام مۆندیالی ژنانیشمانەیە و ئەوروپای ژنانیشمانەیە و چامپیۆنز لیگی ژنانیشمانەوە هەتا بە دایرکراوی بۆ ڕەگەزێک سنووردار نەکراوە اینجا بابینەوە سەر ئەوەی کە ئێمە بۆچی تەماشای تۆپی پێەکەین و لە ناو تۆپی پێشە بۆ هاندەری هەڵبژاردەیەکی بیانی ئەوەکو وتم خێزان پەروەردەی خێزان ئایا ئەو خێزانە خێزانێکی تەلەڤیزۆنیان هەبوو بۆ منە چکە تۆپی پێ بۆ هەڵبژاردە بیانیەکان لە تەلەڤیزۆنەوەی بینین ئێمە بەڵام ئێستا خۆشبەختانە لە ناو کووردا لە ناو خەڵکە ئەوەندە خەڵک پێیا بۆ بتوانێت بۆ یاری تەماشاکردنی یاریەک بڕوا بۆ وڵاتێکی وەکو قەتەر بۆ بینینی هەڵبژاردە دڵخوازەکانی خۆی ئەگەر تەلەڤیزۆنیان هەیە ئایا ئەم تەلەڤیزۆنە کەسێک زاڵە لە ماڵەکە کۆنتترۆلیکە بوون منە باوکەکە حەزی لە تۆپی پێ نییە نایاڵێ کوڕەکانی یان کچەکانی سەیری تۆپی پێ بکەن ئەمانە کۆنە بەرکاریگەریەکی نەرێنی لە ئاشنابوون بە تۆپی پێ لەبەرەوە پێکاتەی خێزان پەیوەندی ناو ئەندامەکانی خێزان تەسیرەکە لەسەرەوەی کە تۆ چەند بەرئەکەوی لەگەڵ بینینی تۆپی پێ اینجا لە ناو تۆپی پێە ناوی هەڵبژاردەکان بۆ وڵاتێکی وەکو عێراق کە یەکەم وڵاتە لە خۆڕەوەتی ناوەڕاستە تەلەڤیزۆنی دانابێ پێم وایە ئێمە وەکو خەڵکی عێراق و کوردستان لە زۆر زۆر کراوەترین لە هەنێ شوێنی تر لەبەرەوە اینجا ممارەسەی تۆپی پێکراوە لە ناو کوردستان و عێراقا هەر لە زووەوە تەنانەت پێشبوونی تەلەڤیزۆنیش بەڵام ئیتر ئەوەی کە هەڵبژاردە بە ناو دەنگەکانی جیهان تیانە یاریزان ڕۆڵی هەبووە لەوەی کە ئەم هەڵبژاردەیە بکا بە دڵخوازی بینەرانی غەیری ئەو وڵاتە بۆ منە هەڵبژاردەی بەرازیل خۆتان چاکەزانن 5 جار جامی جیهانی بردووانە خۆکە یەکەم جاریش جامی جیهانی بردووە کەسێکی وەکو پێلێ دروست بوو لە ناو بەرازیلە ئەم وەرزشە تەبیعەتی ئەوەیە کە نەوەکان تێ ئەپەڕێنێ سنوورەکان تێ ئەپەڕێنێ سەدەکانیش تێ ئەپەڕێنێ بۆن منە پێلێ لە سەدەی 20 ژیاوە ئێستا ئەمە لە سەدەی 21 ژین هەر باسی پێلێکین مارادۆنا لە سەدەی 20 یاری کردووە وانە بەڵام ئێمە لە سەدەی 21 هێشتا باسی مارادۆناکەین هەندی یاریزان لە هەندی هەڵبژاردەی جیهانیە هەن و هەبوون ئەوەندە یاریەکەیان جوانە ئەوەندە لێهاتوون و کارامن لەم وەرزشەیە
سەرنجی نەک هاوڵاتیەکانی خۆیان بەڵکو دژەکانیان بەڵکو ئەوانەیشی کە لە کیشوەرێکی وەکو ئێمە لە کیشوەری ئاسیاینەوە لە کیشوەری ئەمریکای لاتینن خەڵک هەبووە بەهۆی یاریزانێکی بەرازیلیەوە بۆ بە هەڵبژار هاندەریەوە بۆ منە پێلێ لە دوای نەوەی پێلێ ئەوەندەی کە من بیرم بێت کەسێکی وەکو سوقرات دروزە بێت لە ناو هەڵبژاردەی بەرازیلە کە سەرنجی زۆر لە یاریزانانی تۆپی پێ لەسەر تاسەری گیان ڕاکێشێ ئەوانەشی کە یاریزانی تۆپی پێنین تەماشای یاری تۆپی پێکەن ئەبن بە هەندەری هەڵبژاردی بەرازیل بەخۆشی کێوە بەخۆشی سوقرات یان زیکۆ ئیتر دوای ئەوانیش ئیتر نەیماریەت و ئەمە نەوەن تۆپی پێ یەکێکە لەو داهێنانە جوانانەی ئینسان و بەشەریەت کە هەرگیز بەهرەی لێ نابڕێت واتە ڕۆژگارێ نایە تۆ بڵێ ئیتر یاریزانی تۆپی پێ نامێنێ بۆ چونکە ئەم وەرزشە بە ناخ و مێژوو کللتور و بنیادی کۆمەڵایەتەکانیش لە مناڵیەوە پێیان ڕاینانیان پێ دەکەم تاگەنەوە مامۆستا دەمێت لەوە ئەو بزانی کە هاندەری سەرسەخت زۆرجار تا چەند کاریگەری دەبێت لەسەر ڕەفتاری لەسەر دەرونی خۆی لەسەر هەڵسوکەوتی خۆی لەم مۆندیالەدا لە یاری کۆتایی بوو هەر هاوڕێکی خۆم کە گۆڵی سێمی فەڕەنسا گرار ئەژنۆ شکاڵ نەمەتوانیاستمەوە هاندەری ئەرژەنتین بوو ینی بە جۆرێکی تێکشکام کە ئەو بوو یان جا بەسمەوەیە من تا چەند کاریگەری دەبێت لەسەر خودی ئەو کەسە بێگومان کاریگەری زۆر دروست دەکات لە هەموو شتێکە هاندان هەیە هاندانیش شەبەنگێکە لە کەمەوە دەست پێکا بۆ زۆر لەمپەر بۆ ئەو پەر لەگەڵ ئاستی تەمەن لەگەڵ ئاستی پێگەیشتن تێگەیشتن باری دارایی باری کۆمەڵایەتی ئەمە کەم تا زۆر هاتوو چۆکە لە نێوان سەرسەختی و لە نێوان ئاسایی بوون بەڵێ مرۆڤ عادەتەن بە هاندەری ئاسایی دەست پێکە اینجا بەرەو هاندەری سەرسەخت دەڕوا بە پێی وەکو پێمەتی قۆناغەکانی تەمەن وەکو کاردانەوەی دەرونی زۆر زۆر کاریگەری لەسەر دەرونی دروست دەکات چونکە خۆی ئەسڵەن یەکێ لە هۆکارەکانی تەماشاکردنی تۆپی پێ هۆکارێکی سایکۆلۆژیە واتە بۆ تێرکردنی هەنێ حەزی سایکۆلۆژی ئێمە تەماشای تۆپی پێەکەین یەکێک لەو دەستەواژانەی کە بەکاردێت پێی ئەوترێ گوشاری ئەرێنی واتە بە ئینگلیزیەکی پێوتە یوسترس واتە گوشاری ئەرێنی مرۆڤ پێویستی بە گوشارێکی ئەرێنیە بۆ جوڵاندنی هەندێک لە هۆرمۆنەکانی جەستەی کە دواتر چێژێکی خۆشتری هەیەتێ بەڵام وەکو تۆوتە ئەبێ ئەم کەسە بزانێ ئەم وەرزشە قابلی دۆڕانە و قابلی بردنەوەیە واتە پێش وەخت ئێمە کە ئەچین تەماشای یاریەکەین سروشتی ئەم وەرزشە وایە کە زامن نییە 100% ئەیبیتەوە بە پێچەوانەوە ئەبێت خۆت چاک ئامادەکرد بێت کە تۆ ئەگەری دۆڕاندنێ هەیە وەکەوەی کە لە 86 بۆ بەرازیل ڕوویا و ئێمە هەمومان لە ماڵەوە تووشی شۆک بووین چۆن بوو تۆزێک بۆ هەوااسکە ئەو ساڵی 86 هەموو عالم دیسان ئەیود بەرازیل ئەم جامی جیهانی یاری کۆتایی بوو نەخێر لە دەوری 16 بوو بەر فەڕەنسا کەوت بەڵێ لە 26 لە شاری گوادەلاخارای مەکسیک جیلی فەڕەنسا جیلی پلاتینی و تیگانا و جێرێس و جان پێر پاپن بوو کە ئیتر ئەمان جۆڵبات ئەمە ئیتر کشۆڵی نەوەی زێڕینی فەڕەنسیەکانن جی هەڵبژاردی بەرازیلیش سوقرات و زیکۆ و کارێکا و ئەمانە بوون یاریەکە یەک و یەکسان بوو چووە ئیزافی هەر یەکسان بوون چووە پەنارتیات خۆی ڕاستیەکەی لە ناو یاریەکەی جەماوەر هاواری زیکۆیان کرد کە دابەزێ زیکۆ هاتە ناوە پەنارتێک بۆ بەرازیل دروست بوو گۆڵی نەکرد وەکۆ هاریکەین کە چۆن پەنارتیش دروست بوو دوایی کە چووە پەنارتیات زۆر سیر پلاتینی گۆڵی نەکرد سوقراتیش گۆڵی نەکرد بەڵام زیکۆ گۆڵی کرد لە پەنارتیاتە اینجای تۆ پێگیای بەشی شایای بەسەری گۆڵچەکەی بەرازیلە چووە گۆڵەکە و بەوەی تر فەڕەنسا بەرازیلی
دەرکرد ینی شۆکێکی من یەکەم جارم بوو سەیری مۆندیال بکەم لە تەمەنمە چکە من 82 بیر نایەت وە سەیرم نەکردووە چموری بەرازیلی ژوومە وەساخۆت بەڵێ هەر لەو ساڵای تر لەو ساڵەوە هەتا ئەم ساتە وەختە هەر هاندەری بەرازیل ئەوسا ئەم جۆرە هەندانە کاریگەری چی لەسەر یاریزانەکان دروستەکەوانی کە یاریەکەن باسی هەندەرمان کرد بە باسی یاریزانێش بکەین یاریگایەک هەندەری تیا بێ لەگەڵ یاریگایەک هەندەری تیانەوێت چ جیاوازی دروستەکە بۆ هەر پرسیارێکی زۆر بەجێ ڕاستیەکە لەو توێژینەوەانەی کە خوێنمەوە ڕێک باسی ئەو بابەتاکە ئەڵێ بەبێ بوونی هاندەر یاری تۆپی پێ ئەبێ بە چالاکیەکی کات بەسەربردننی سەیر و سەمەرە کە کەرس بایەخی پێ نایە واتە شتێکی نامۆ ئەبێت تۆ بچیتە یاریگایەکەوە دوو تیبدا بنی طبعاەوە خۆ دەزانی لە کاتی سزادانی هەڵبژاردەیەەکە ئەو مافەی لێ ئەسەنرێتەوە کە هاندەری بێتە ناو یاریگاکەوە لە حاڵەتی ئیسtisnائیە وەکو کۆڤید وەکو کۆرۆنا یاریەکان بەبێ هاندەر بەڕێوە چوون بۆ ئەوەی پاڵەوانێتەکە بەردەوام بێ بۆ ئەوەی پاڵاوتنەکان بەردەوام خودی وەرزشی تۆپی پێ وەکو زۆر وەرزشی تر وەکو باسکە وەکو بالە وەکو تێنس پێویستی بە چییە؟ پێویستی بە ئامادەگی هاندەران هەیە لە دەوروبەری یاریزانەکان لەبەر ئەوەی تۆپی پێ کردەیەکی مرۆڤانەیە مرۆڤ ئەبێ ئەنجامی بە مرۆڤیش ئەکەوێتە ژێر کاریگەری فاکتەرەکانی دەوروبەری وەکو هاندان وەکو هاوارکردن وەکو پیاهەڵدان وەکو چەپڵە لێدان وەکو ستایشکردن ئەمانە چیەکە؟ ئەدای ئەو کەسە بەرەو باشتر ئەبات بە سروشتی مرۆڤ هەروایشە تۆ ئەگەر کەسێک شتێکی جوان لە بەرامبەر تا بکە و دەستخۆشی لێ بکەی ستایشی بکەی هاندانێکی پێ ئەدەی بۆی دووبارە باش بێ لەبەرەوە هاندەران زۆر 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 گرنگن بۆ خودی وەرزشەکە لە ڕوانگە ئابوووریەکەیەوە لە ڕوانگەی بازارسازیەوە لە ڕوانگەی قازانجەوە لە ڕوانگەی ناوبانگەوە پێگەوە هەناردەکردنی ناوبانگی ئەم وڵاتە ئەم ئێسامە ئەگەر وەرزش نەبووە بەڕاستی لەوانێ من هەر نەبزانیان بەرازیل چیەویان وانە لە باسی مناڵی بۆکەم اینجا بابینەوە سەر ئەوەی کە هاندەران چەندێک کاریگەریان هەیە هاندەرانی سەرسەخت بە تایبەتی ڕاستی کاریگەری ئەرێنیان هەیە و کاریگەری نەرێنیان هەیە کە ئێماڵین هاندەری سەرسەخت واتە ئەم مرۆڤە لە شەبەنگەکەیە هاتۆتە ئەم سەری توندڕەویەکە باشە کە ئەگەر بێت و یاسا و ڕێسا و فاکتەری ڕێگرتنی توند نەبێ ئەم هاندەرانە دوای کاردانەوە ئەنوێنن بۆ نمونە یاریزانێکی کۆڵمبیا لە دوای مۆندیالی و ئەزانم 2002 بوویانەوە هەش بوو دڵنیانیم گۆڵێکی لە خۆیان کرد بەداخەوە ئەو یاریزانە کوژرا بەهۆی ئەو گۆڵەوە کە لە خۆیانی کرد چونکە هاندەرانێکی سەرسەختە بوون اینجا ئەم هاندەرە سەرسەختانە هەر بە تەنیا بە تەماشاکردنی وەرزشەکەەوە ناوەستن ئەچن قومارەکەن گرەوەکەن ببوورە گرە و لەسەر بردنەوە دۆڕاندنی هەڵبژاردەکانیانەکەن پارەیەکی زۆر ئەخەنە ئەو گیرەوەەوە کاتێک بەهۆی یاریزانێک و هەڵبژاردەکەی ئەدۆڕێ و پارەیەکی زۆری لە گرەوەکان لە کیزەچەیە کاردانەوە ئەنوێنێ لە جیهانە هاندەرانی تۆپی پێی ئینگلتەرا بەداخەوە بەدناون خۆشبەختانە ئەم ساڵوانە بوون بەدناون بەوەی کە ئاژاوەگەڕیان زۆر تیا خۆیان پێڵێن هۆلیگنس واتە ئاژاوەگەڕەکانی هاندەرانی تۆپی پێ بەداخەوە کە ئەو ساڵە لە تورکیا نازان پاڵاوتن بوو یان چی بوو دوویانە بوو هەڵبژاردە نەبوو کەوتنە یەکتری کوشتن بەڵام هاندەر بزوێنەرێکی زۆر زۆر سەرەکیە چ سەرسەختەکانیان چ ئاساییەکانیان بۆ برەودان بە وەرزشە بۆ برەودان بە پێگەی ئەم وەرزشە لە وڵاتانە بۆ پەرەپێدانی یاریگاکانیان پەرەپێدانی ئابوووریەکەیان ساگەر و وڵاتێکی وەکو بەرازیل تۆپی پێی نەبووایە یاریگایەکی وەکو ماراکانە چۆن دروزە بوو کە یەکێکە لە یاریگا مێژوویەکانی یان یاریگایەکی وەکو سانتیاگۆ بێرنابیۆ لە مەدریدی پایتەختی ئیسپانیا چۆن دروزە بووە گەر ئەم گەلوونەتەوەیە لەبەرەوە تۆ تەماشای کە ئەو وڵاتانەی کە تۆپی پێتیانە زۆر
برێوینە سندۆ زۆر پێشکەوتونی وەکو هەند یاریگایان نییە بۆ تۆپی پێ بەو جۆرێکە لای خۆمان مامۆستا بینە ناوچەکەی خۆمان لە هەرمی کوردستان و لە عێراقا بابەتی هاندان چۆن ئایا ئەو یاریانی کە لێرە بەڕێوە چون بەو گەرمگوڕی کە لە وڵاتانی ترا هەیە بابەتی هاندان لێرەوە لە ناو خەڵکە بەدیەکرێ لە کاتی یاریەکانە بەڵێ من خۆم بیرمە کە لە هەشتاکانە یاریە بوو لە یاریگای سلێمانی زۆر خەڵکە چووس لە نەوەتەکانە لە هەولێر کە کە پێڵێ مەلعەبەکەی بەڵێ یاری لە نەوەتەکانە دوای ڕاپەڕین خۆشبەختانە کە ئازادی پێیابوو زیاتر یانە و شت دروست بوون من بیرمەیانی یاریەکی یانەی ئاسۆ و یانەی برایەتی لە هەولێر خۆم چوون بۆ بینینی بەڕاستی ینی جەوێکی زۆر پڕ لە جۆش و خرۆش و ئەوە بوو کە بەڵام بتێ و نەتەوێ ئێمە ناگەینە ئاستی وڵاتێکی وەکو ئێرانیان حتا شارەکانی تری عێراق لەوانەیە کە ئەوان یاریگای باشتریانەیە حتا شارێکی وەکو کەرکووک کە شارێکی کوردستانیە بەڵام فرە نەتەوە و فرە ئاین و فرە مەزهەبە لەوێ تۆپی پێ زۆر لە پێشتر بووە ینی لە بەرەوەی یاریگایەکی باشیان هەبوو ئەوانیش بۆ جەماوەرەکەی زۆر تۆپی پێ دۆست بووە یەک شت حەزەکەم لێرە ئاماژەی پێ بمنەوە فریانەکەوین من بۆ خۆم بەڕاستی ئەو فاکتەرانەی کە وا ئەکا ببم بە هاندەری هەڵبژاردەیەک لە خودی خۆشویستن بۆ تەماشاکردنی تۆپی پێوە پیا بووە یەکێ لەو فاکتەرانە کە من زۆر لە خودی خۆمە ئەیبینمەوە چێژی جوانی ناسی پێ ئەڵێن لەگەڵ بابەتێکی تر کە مانەوەی ئەو یادەوەریانەی لە کاتی یاریەکەیە مانەوەیەکی درێژخایەن لە یادەوەری مرۆڤەکەیە واسە من باسی یاریەکەی بەرازیل و فەڕەنسان بۆ کردی هێشتا شەش وەکوایە دوێنێ بوو میوانە بۆ بەڵام نازانم ئەو جلەی کە ئەمڕۆدام کردووە بە چ ئەلاگەیەکەوەیە لە ماڵەوە بۆ چکە ئەمەیان شتێکی تێپەڕ و ڕاگوزەرە بەڵام ئەویان لە یادەوەری تا من ئەبێت تۆپی پێ بەڕاستی بۆ چێژی جوانی ناسیانەی ئەو وەرزشە تەماشا بکرێت نەک بۆ ئەوەی خوانەخواسە بیکەینە بابەتێک بۆ ڕوشکێنی بۆ دڵشکێنی بۆ زمانزبری بۆ تموتیژی جەستەیی ئەوە شتێکە لەگەڵ خودی پەیامی ئەم وەرزشەیە یەک ناگرێتەوە هەرچەند ڕووی داوە جەنگ ڕووی داوە لە نێوان وڵاتانە لەسەر یاری تۆپی پێش شەڕی ینی کوشندە ڕوویاوە لەسەر یاری تۆپی پێ بەڵام ئێمە ئەبێ ئەو پەیامە بگەێنین کە وەرزش تۆپی پێ پەیامی ئاشتیە پەیامی ئاڵوگۆڕی کللتوریە پەیامی دۆستانە و خۆی تۆڵ گیانی وەرزشی چییە؟ ئەڵە گیانی وەرزشیەوە دۆڕان قوبڵکەی نەک ئاهەنگ بگێڕی بەسەرکەوت ئاهەنگێڕان ئاساییە بەس دۆڕان قوبڵکردن نە ئاسایی زۆر باشەوەسە دەرفەتمان ئەوەندە نەماوە ینی شتێکی دیکەژە بوو لە هاندەرانە زۆر کەزا بوون کە نزیکی من بوو ئاماژیان بۆ کرد تا ئێستا سێری یاریان نەکردووەیت بۆ زانور سێرکردنی یاری زۆر خۆشە چێژێکی تایبەتی هەیە لەبەرەوە ئەکرێت بە سێرکردنێکی زۆری زۆر جار بتوانیتر وەکو بڵێ ئالوودە بیت بەوەی کە هەموو یاریەکان سێر بکەین بەڵێ من لێرەدا داوای لێبوردم لە ئێوەش و لە بینەرانی شەیە ڕاستی ئەم پرسیارە و بابەتە بە توێژینەوە وەڵامە دێتەوە خۆی و نازانم لە زانکۆی سلێمانی یان لە کوردستانە توێژینەوە لەم بوارە کرا بەڵام من نەر بۆم بەرنامەی تۆ بەلانی کەم دوو توێژینەوەم تەماشا کردو بۆەوەی بزین چۆنە ئەوە لە مارکێتینا دەوری هەیە لە ئیعلاما دەوری هەیە هاتنی تەلەڤیزیۆن هاتنی رادیۆ زۆر کاریگەریە بۆ لەسەر برەودان بە تەماشاکردنی تۆپی پێ و دروستکردنی هاندەری کیشوەر بەزێن دەسەکانە خۆش بێ زۆر سپاس بە بەڕێز جەمیل عەلی میان ماوپیان بەڵێ عەزیزان هاوکارانمان لە شارۆچکەی تەکیە ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردوین دەربارەی کۆتایهێنان بە خولێکی درومان بینەریە بێت.
زۆر سوودم لێ بینەوە بەڕاستی مامۆستا شادی مامۆستایەکی زۆر نمونەی نییە زۆر سوپاسی ڕێکخراوی هاوارەکەم بەڵێ زۆری دەتوانم هەمووی یەدورم و هەمووشێ بڕم زۆر سوپاسیانەکەم و دەستخۆشییان یەکەم ئەتوانین ژێوی ژیانی خۆمانی بۆ دابین بکەین بۆ مناڵەکانمان هەموو مانگێ دوو مانگجارێم لەخوا بەزیابێ زۆر سوپاسیانەکەم بۆ ڕێکخراوە بەڵێ لە هەموویە هاوکارمانن زۆر سوپاسیانەکەم وەڵا سوودمان بینی وە زۆریش دەستخۆشی بۆ هەموو خێرخوازان دەستیان خۆش بێ خوای گەورە پاداشیان داتەوە بۆ ئەم هەلەکە ڕەخسانیان بۆ ئەم ئافرەتانە بەڕاستی لەگەڵمانە بوو مامۆستا کە دەستخۆشی لەکەین دەستخۆشی لە بەڕێوەبەرەکانمانەکەین زۆر هاوکارمان بوون دەستیان خۆش بێ خوای گەورە پاداشتی ڕێکخراوی هاوار بداتەوە پاداشتی ئێوە بداتەوە هین هەموو خێرخوازێ بداتەوە. مامۆستایەکی ئەم خولا زۆر خۆشحاڵ بووم کە وەکو مامۆستای یارمەتی ئەم فێرخوازانم داوە کە لە ماوەی 15 ڕۆژە ئەم خولەمان بەڕێوە بردو بە هاوکاری ڕێکخراوی هاواری خێرخوازی کە هەموو پێداویستەکانیان بۆمان دابین کردو و توانیمانە کە ئەم خێرخوازانە لە خاڵێکی سفرەوە کە هاتوونە هیچ شتێکیان نەزانیوە بتوانم کە پێداویستەکانی خۆیان بدۆرن یاخۆت بتوانن وەکو بژێویەکی سەرچاوەیەکی بژێوی ژیانیان پارێک بۆ ماڵەوەیان پەیدا بکەن و ڕێکخراوی هاواری خێرخوازی بە درێژە پێدەری خولەکانی تری کە هەیەی ئەم ڕۆژ لە ناحەی تەکیە کەوان خولەکە نزیکەی 15 ڕۆژ بەردەوام بوو خولێکی درومان بوو کە بۆ سەرپەرشتیارانی مناڵانی بێباوک کردبیەوە سوپاس بۆ خوای پەروەردگار توانرا لەم خولەدا ڕێژێکی بەرچاو لە خوشکان ئامادە بوون و لە کۆتایی خولەکەشدا هەم مەکینەکە و هەم پێداویستیەکان وەکو دیاری ئەدرێ پێیان ومێدەوارین بتوانین لەم خولەدا و دوای ئەم خولەش ئەمە هەنگایەک بێ بۆ خزمەتی ئەم سەرپەرشتیارانی کە مناڵی بێباوک دەکەن. بەڵازان و خۆشەویستان ئەم ڕێکخراوە خێرخوازیان ئەم ڕێکخراوە ئیسلامیانەکە کاری خێرخوازی دەکەن بەدەر لەوەی کە هەمیشە بەردەوام کۆمەکێکی باشی ئەو کەسان دەکەن کە هەژارن کە منداڵی بێناز و بێباوکن هەوڵ دەدەن پیشەش بۆ ئەو کەسانە بدۆزنەوە بۆ خێزانە بدۆزنەوە کە بۆ نمونە باوکیان نەماوە ئەمە یەکێکە لەو خولە زۆر جوانانەی زۆر باشانەی بۆ دایکانی کە منداڵەکانیان بێباوکن بتوانن لە ڕێگەی ئەم جۆرە خولانەوە بتوان پیشەیەک بۆ خۆیان دەستەبەر بکەن و هەروەها لە ڕێگەی ئەوە بڕێک پاریان دەستکرێت بۆ خێزانەکان بۆ منداڵەکانیان جێگەی دەستخۆشیە خۆی گەورە دەپاڕێنەوە کە نمونەیان زیاتر بێتەوە بتوان کاری زیاتر ئەنجام بدەن. دەستیان خۆش بێ و سەرکەوتوو بن. بەڵێ ئازیزان لە تەوری دوایین بەرنامەکەمانە قساکەین لەسەر زیان و لەکەوتە دەرونیەکانی ئالوودەبوون بە مەڵپەرە خراپەکان دیارە بە پێ و توێژینەوەی کە بەردەستان لە ئێستادا وڵاتی ئەمریکا یەکێکە لە وڵاتانی کە لە پلەی یەکەمایە دانیشتوانی ئەم وڵاتە ئالوودەن بم جۆرە ماڵپەرانە لە دوایەوە وڵاتی ئۆکرانیا سەرڕای بوونی شەڕێکی زۆر لە وڵاتەیە بەڵام هێشتا دانیشتوانی ئەو وڵاتە خەریکی سیرکردنی ئەم جۆرە ماڵپەرە خراپانن. دیارە وڵاتی عێراق و کوردستانیش بە دەرنیە لەو
یاین لە هەرێمی کوردستانی و لای عراقی شار بینەری ئەو جۆرە ماڵپەڕانە هەن ئێمە لەم تەوەرەیە ئەمانەوە گفتگۆ بکەین دەربارەی کاریگەری زۆر خراپەکانی ئەم جۆرە ماڵپەڕانە لەسەر دەرونی مرۆڤ و هەروەها ئەو هۆکارانەشکەواکە تاک یاخود مرۆڤەکان حەزیان لەم جۆرە ماڵپەڕانە بێ و کاتێکی زۆری بۆ تەرخان بکەن. بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد سپۆری نەخۆشیە دەرونەکانمان کردووە لەگەڵمانە بێت و زیاتر گفتوگۆکەین کاک تۆ گیان زۆر بەخێر بێت بەخێر بێ خواست سەرتا بۆ دەست پێ بکەین بۆچی ئەکرێ مرۆڤێک حەزی لەم جۆرە ماڵپەڕانە بێ یاخود هۆکار چێکە کەسێک کاتی خۆی تەرخانەکە بۆ ئەم جۆرە ماڵپەڕانە و بینەرێ بێ بە چەندین سەعات بۆ ئەوەی لەو بابەتە تێبگەین ئەبێ بزانین ئالوودەبوون چییە کە با لە ئەساسەکەەوە لە بناغەکەەوە دەست پێ بکەین ئالوودەبوون حاڵەتێکە کە تووشی مرۆڤ ئەبێ شوێنێک هەیە لە ناو مشکی مرۆڤە لە پێشەوەی مشکی مرۆڤ جێگەیەکی تایە شوێنی چێژی پێڵێن ئێمە با بڵێن ریوەرد ئێریای پێڵێن ئەگەر لەبەر هەر هۆکارێک توانیمان ئەو شوێنە تەحفیز بکەین واتە بیوروژێنین هەست بە خۆشیەک ئەەکەین ئەو خۆشیە ئیتر وامان لێکە تەبان کە تۆ شتێکی خۆشت بەمێ یا شتێکی خۆشت ببینی تام بکەی حەزی لێکەی تۆ جارێکە ئیتر ئەوە واد لێکە بگەڕێیتەوە بە دوای ئەو شتا یعنی تۆ بۆ نمونە کابراایەک نانەوایەکە کاتەوە یا بڵێن سەمنخانەیەکە کاتەوە بەچی ناو دەرەکە سەمنەکەی جوان و خۆش و ڕێک و پێکە خەڵگەی خوا ئیتر بۆیە چێتەوە جارێکیکە ئەمە ئەوە با بڵێن ئاسانی کەینەوە ئەمە یەک دووهەم هەنێک شت هەیە ئیتر مادەیە هەڵس و کەوتە با بڵێن شتێکە حرەکەتێکە شتێکە وا لە ئینسانەکە ئەو سنتەری یا ئەو مەڵبەندی چێژە بوروژێنێ کە وای لێ کرد طبعاً داوای ئەکاتەوە لە ناو ئەوانە ئەنواعی شت هەیە بۆ نمونە مادە هۆشبەرەکان هەیە هەنێ دەرمان هەیە هەنێ خواردن هەیە ئینسان مدمنە بێ لە سەریانە هەڵس و کەوتیش هەن لە ناو ئەو هەڵس و کەوتانە ئەو شتانەیەکە ئێوە باستان کرد ئەو ماڵپەڕە با بڵێن سەکسیانەیە کە باستان کرد اینجا پێش ئەوە چۆن بزانین کە یەکێک وای یعنیسا ئەمە هەمومان ڕەنگە لە کاتی سیرکردنی فەیسبووکە سەیری مۆبایڵەکەتەکەی جاران بە سەتەلایت هەبوو پێشەوەی ئەم فەیسبوک و شتە دەرچێ پێشەوەی بە مۆبایل سەیری شت بکەین کە ئەگەڕین بۆ نمونە گەڕای بە دوای کەناڵی پەیامە بۆ نمونە لە سەتەلایتە نەک لە مەحەلەکانە کۆمەڵێک بڵێن قەناتی با بڵێن هی ناخۆش ناشرین دەرئەکەوت ئەوە قەیناکە تۆ سەیریەکەی لەحزەیەک سانەیەک بەبێ قەسد ئەتیاری تەمەشایەکەی فکری لێ ناکەیتەوە بۆی ناچیتەوە جارێکی کە بەڵام ئەگەر تۆ سەیرت کرد بە دیقەتەوە و چێژت لێوەرگرت بێگومان حەزی لەکەیتەوە لەبەرەوە چییە نیشانەکان کەوا لە ئینسانەکە پێی بڵێن ئەم کەسە ئالوودەبووە یان ئالوودەبوو نەبووە بەم بنەمایانە ئێمە ئەتوانین باسی وەڵامی پرسیارێکی ئەوە بینەوە کە مرۆڤەکە گەشتە حاڵەتێکە کاتێکی زۆری لە ژیانی ڕۆژانەی خۆی بەوە سەرف کرد بگەڕێ بە دوای ئەم شتانە کە باسمان کرد ئەوە ئەو کاتە زۆرە لە باتی ئەوەی مەسەرەن شتی تر بکە شتی بە سوود کا بگەڕێ بە دوای کار و کاسبی و ئەم خوێندن و ئەم شتانە ئەم کاتە زۆرە وای لێەکە کە پێی بڵێن ئەم کەسە ئالوودە بووە دووهەم ئەگەر گەشتە قۆناغێک کە بۆ نمونە خۆی ئەو کەسەی کە سەیرەکایە ئەو کەسە هەر کەسێکی ئەتیاری لە ئێمە کێیە یان خوێنکارێکە یا مۆزەفێکە یا مامۆستایەکە یا بەسەرەن ئیشێکی تری هەیە ئەگەر وە بەعزە کاسیش هەیە بێ ئیشە اینجاوە دوایی نەسەر هۆکارەکان و یەکێکە لە هۆکارەکان ئەگەر بێ ئیش بێ ئەم کەسە ئەگەر وای لێ هات گەڕان بە دوای ئەم شوێنانە بەلایەوە گرنگتر بوو وەک لەوەی ئیشی ڕۆژانەکەی خۆی بکات کە بریتە لە مامۆستایی خوێنکاری کاسبی ئەم نۆشتانە ئەوە طبعاً لەو حاڵەتە دیسان ئەڵێن ئەم کەسە وای لێ هات بوو بە ئالوودەبوو بە ئەم شتە ئیتر ئەو مادەیە هەڵس و کەوتە بینینی سایتە هەرچیەک بێت حاڵەتێکی تر هەیە مەسەرەن لە ئەنجامی
ئەفوو لە ئەنجامی گەڕان بە دوای ئەم شتانە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئیتر بە دانیشتنەوە بێ بە وەستانەوە بێ بە چیشکانەوە بێ بە هەر شێوەیەک بێ طبعاً تووشی ئەنواعی ماکیەکە ئەنواعی مزاعفاتیەکە ئەژنۆیەشێ پشتیەشێ پشتی ملیەشێ چاوی عەزیەتی ئەبێ هیلاک ئەبێ ماندوو ئەبێ ئەمانەش دیسان ئەو کەسەی کە گەیشتە ئەو قۆناغا ئەوە ئەڵێن ئەوە مدمن بوو بەو شتە لە هەمووی گرنگتر لە ئەنجامی ئەوەی کە ئەم کەسە خۆی سوور ئەزانێ ئەم شتەی کە ئەیکا وای لێکە تووشی زیانێکی جەستەیی ببێت ئەوە زیانە دەرونەکە بخەرە ئەو لاوە کە ئالو دەبوونە تووشی ژیانی جەستەییشی ئەکا مەسەرەن تووشی زەختیەکە شەکرەیەکە چکە ناجوڵێ حرەکەتی زۆر نامێنێ هەروەها تووشی با بڵێن کێشەی ئابووری ئەکا چونکە کاسبی ناکە ئیتر تووشی کێشەی خێزانی ئەکا چونکە 24 ساعت ئەم کەسانە شەڕیانە لەگەڵ یان ماڵ و مناڵیان یان لەگەڵ باوکو دایکیان ئەم شتانە سوور ئەزانێ ئەم شتێک کە ئەیکا ئەم جۆرە زیانانەی پێگەێنێت لەگەڵ ئەوەیشە هەر ئەیکا وەکو جگەرەکە ئەو کەسێک کە جگەرەکە ئەکێشێ چاک ئەزانێ کێشانی ئەم جگەرەیە تووشی سەرەتانیەکە لەگەڵ ئەوەیشە هەرەی کێشێ ئەوە لەو حاڵەتە چۆن ئەڵێن ئەو کەسە ئالوودەبووی جگەرەکەیە یا ئەو کەسە ئالوودەبووی مەیە سوور ئەزانێ خواردنەوەی ئەمەیە سبەینە تووشی نەخۆشی جگەر و ئەم ناشتانەیەەکە لێرەیشە ئەو کەسە کە زانی لە ئەنجامی بەکارهێنانی ئەم ماڵپەرانە یا ئەم سایتانە یا ئەم هەڵسوکەوتانە تووشی ئەنواعی کێشەی جەستەیی و دەرونیەکە لەگەڵ ئەوەیشە هەر ئەیکا ئەوە ئیتر ئەتوانین ئەم کەسە پێناسەی ئالوودەبووی لەسەردابنی زۆر باشە کاک دکتۆر دەکرێت بڵێن ئەو کەسێک کە ئالوودەی ئەم جۆرە ماڵپەڕانە بووە ڕوئای چی بەسەردێ بیرکردنەوەی چی بەسەردێ بەرامبەر بە دەوروبەری بەرامبەر بە تایبەت دەگەر پیاو بێ بەرامبەر بە ئافرەت چی بەسەردێت من کابراایکی شەرعی نیم بەڵام خوای گەورە جنسی حەڵال کردووە بۆ مرۆڤ لەگەڵ خێزانی خۆیان و چێژ و لەزەتی لێ ئەبینێ و حتا بە لای ئێمە بڵێن بە لە بواری نەخۆشی دەرونیەکان ئەڵێن جنس یاریکردنی گەورەکانە چۆن مناڵ یاری بە بووکە شوشەیەکەکە یا یاری بە گەڵابەیەک یا بە تەکسیەکەکە حەزی لێکە یا بە سیارەی نەژدەیەکەکە یاری گەورەکان جنسەکەیە لە بینی خۆیانەوە خۆی گەورەش حەڵالی کردووە و چێژی لێ ئەبینێ و بەم هۆیەوە زوڕیەتیش دروستەکە ئەگەر خوا پێدا بێ بەڵام لێرە ئەم کەسە چێژ لە چی ئەبینێ چێژ لە بینینی ئەم منزەرە ئەبینێ ئەم نەک بەکردار چێژ لەم دیمەنە ئەبینێ طبعاً ئەگاتە قۆناغێک دوای چەند جارێک هەر سەیریەکە ئەگاتە قۆناغێک ئیتر چێژە سەکسێکە کە وەری ئەگرێ لە دیمەنەکە وەری ئەگرێ نەک لە پرۆسەی سێکسەکە خۆیدا اینجا ئیتر بە هەر شێوەیەک بێت بعضە کەس هەیە مەسەرەن ئیتر خۆی ڕەحەتەکە بعضە کەس هەیە نەخێر هەر بە تەماشاکردنی بەبینینی ئیسراحەتی پێەکە ئەمە طبعاً لەو حاڵەتە ئەم جۆرە کەسانە کە ئەگەنە ئەم قۆناغی ئیدمانە ئیتر نەخۆشەکەون نەخۆشیەکەیان چییە؟ ناتوانێ هاوسەرگیریەکی شەرعی دروستی کە خوا ڕێگەی پێداوە ئەنجامی بدە با بڵێن کابراوەسە من باسی کاڵێن خواڕێگەی پێداوە باسی مسلمانەکەین حتا کابراایەکی بڵێن مەسیحیش یا کابراایەکی جوولەکەش عینەن شت یعنی ناتوانێت چێژی سەکسی لە سێکسکردن لەگەڵ ژنەکەی خۆیان یا ڕەفیقەکەی خۆیان وەربگرێ لەبەرەوەی وای لێ هاتووە ئالوودە بووە بەم دیمەنانە هەتا ئەم دیمەنانە نەبینێ چێژ وەرناگرێت طبعاً ئەمە بێ بە هۆکاری چی جگە لەوەی کەوتمان ناتوانێت ئیشوکاری خۆی بکە ناتوانێت کاسبی خۆی بکە لە بڵێن توانای پەیداکردنی بژێوی نامێنێ لە عینی وەختیشە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشە خەلەلی ئەبێت خەلەلەکە چییە؟ ئەو خۆشەویستی و هەست و سۆزەی کە مەفروزە دروست بێتایە لە ئەنجامی سێکس لەگەڵ ژنەکەیە طبعاً تۆ ببینە ژنومێردێک خاستەن ئەوانەی کە بە حوب و غەرام و شتی وایە یەکتری ناهێنن ینی بڵێن ئاواتر بە هەر شێوەیەک بێ دوای 15-20 ساڵ خۆشەویستێکی زۆر لە ناوێنە دروستە بێ هۆکار زۆرە بۆ خۆشەویستە یەکێک لە هۆکارەکان عشرەیە یعنی پێکەوە ژیانە یەکێک لە هۆکارەکان ئیتر کۆمەڵە شتیانە بێ بە یەکەوە دروستیەکەن و یەکتیان خۆشە بێ هۆکارێکی تریش سێکسەکەیە جنسەکەیە ئەویش هۆکارێکی ترە ئیتر ئەمە ئەم مەحرومە بێلەوە
بۆیە ئەو خۆشەویستی کە تۆ هەتە بەرامبەر بە خێزانەکەت نامێنێت یا دروست نابێت خێزانەکەت ئەو ساگرەیشت لێکات چونکە تۆ حتا ئەگەر بچی لەگەڵ یان سێکس ئەنجام بدەی وەکو قەضا حاجەیەک ئەیکەی ینی وەکو ینی تەشبیهان نەبێ وەکو بچی بۆ تەوالێتێک وایە ینی بۆیە استیفادەی لێ ناکە ئەو چێژە دروست نابێ ئەو خۆشەویستیە دروست نابێ وەطەبعاً زوڕیەتیش دروست نابێ لەم حاڵەتە بۆیە ئەمە بێ بەهۆی چی کێشەی خێزانی لە بینیانە بەعزە جارێ من خێزان هەبووە هاتون بۆلام ژنومێر 2 ساڵ 3 ساڵە بەیەکەوەن تا ئێستا پرۆسەیەکی جنسی کە فەسلەجی کە ئێمە ئەمانوێ ببێت لە بینیانە دروست نەبووە بۆچی لەبەرەوەی ئەو کەسە چێژ لەو نابینێ چێژ لە شتەکەی تر ئەبینێ ئەمەش هۆکارێکی ترە کە وایلەکە کێشەیەکی خێزانیان تیا دروست بێ طبعاً بێگومان لەگەڵیا کۆمەڵێک کێشەی دەرونیش دروستە بێت هەر پیسە بێت کاک دکتۆر زۆربەی زۆری ئەو کێشە خێزانیە زۆربەی زۆری نا بەڵام بەشێکی باشی ئەو کێشە خێزانیان کە دێن ناو دادگاکانەوە بەشێکی هۆکارەکەی ئەوەیە بابینە سەر کێشە دەرونیەکان کەسێک کە ئالوودە بێت ئەو کاریگەری دەرونانی کە لەسەری دروستە بێ کامانە یەکەم شت گۆشەگیرە بێ خۆ ناچێت لەگەڵ 15 کەسە سەیری ئەو سایتانە بکە هەر خۆی سەیری ئەو سایتانەکە بۆیە ئەبینین ئێستا زۆر کەس هەیە پێمان ئەڵێن وەڵی دکتۆر کوڕەکەمان یا حتا کچەکەمان ئەچێتە ژوورەکەی خۆی ئەمەوە زین ساییەکە بەڵام هەر نایەتە خوارەوە نابینین یا لە ژوورەکەی خۆی دەرناچێت بەعزە جارێ بە زۆر ڕایە کێشی نییە لەسەر سفرەکە نانێکمان لەگەڵە خوا هەر فریا ناکەێت تاوی ناکە ڕاکاتێتەوە بۆ ژوورەکەی ئەم گۆشەگیریە تەمان مێشکی ئینسان تەسکە کاتەوە تۆ ڕۆژانە لەگەڵ کە سوکارت قسەکەی ئەچیتە دەرەوە خەڵکە بینی بە سیارە ڕەنگە بگەڕی دیمەن ببینی سەیری تەلەڤزیۆنەکەی سەیری مۆبایلەکەی سەیری فەیسبوکەکەی ئەچی بۆ مەکتەب ئەچی بۆ ئیش مێشکت ئەکرێتەوە هەڵسوکەوت با بڵێن ئەفو گفتوگۆ لەگەڵ خەڵکە ئەکەی ئەیسا من و ئێوە دانیشتوین بەیەکەوە ڕەنگە ئێوە سوود لە من وەربگرن منیش سوود لە ئێوە وەرەگرم و بینەری خۆشەویستیش سوود لە هەردووکمان وەرەگرێ ئەمە مێشک ئەکاتەوە ئەم شتانەی نییە ئەم کەسە تەنها مێشکی ئەوە تەسک بۆتەوە تەنها سەیری شتەکەی بەردەمێک ئیتر ئەوە لاپتۆپە تابلتە یان مۆبایلەکەیەتی تەنها سەیری ئەم شتەکە ئەوە یەکێکە لە شتەکان گۆشەگیری ئەم کەسە گۆشەگیرە بێت تێکەڵ لەگەڵ خەڵک نابێت ئەگەر مناڵ بێت یعنی حتا ترسی ئەوەی هەیە کە هەنێک لە صفاتی ئۆتیزمی تیا دروست ببێت هەروەها لە عینی وەختیشە ئەمە وای لێەکە کەسێکی نەئاسوودە بێت کەواتە معڕەزی ئەکا یا ئەم کەسە بڵێن احتیمالی توشبوونی بە دڵە ڕاوکێ واتە قەلەقی ئەنگزایەتی پێڵێن بە ئینگلیزی زیاترە لە خەڵکیکە وطبعاً کە دابڕا لە خەڵکو قەلەقی تیا دروست بوو خۆشی و چێژی لە هیچ شتێکی کە نەما لە ژیانیا تەنها لەم شتە نەبێ ئەوە ئیتر بەرەبەرە وردە وردە بەرەو خەمۆکی ئەڕوا ئەمانە تقریبان ماکەکانن ماکە دەرونیەکانن کە لە مرۆڤانە توش ئەبێ و مرۆڤێکە کە دایم خەیاڵی لای ئەم شتەیە طبعاً یەک نیشانەی ترم لەبیر چوو باسی کەمکەوە ئەڵێن ئەم کەسە ئالوودە بووە و ئێستا ئەمە ڕۆژانە ئێمە ئەیبینین لەناو هەموو خێزانێکە ڕەنگە ڕووبدا ئەگەر ئەو ماڵە خەتی لێبڕا خەتی ئینتەرنێتەکەی لێبڕا با پارەیان تازە نەکردوێتەوە اشتراکیان تازە نەکردوێتەوە کارەبای کوژاوەتەوە و USB و پاوەربانک و شتیوای نییە ئیتر ئەو شتەی کە ئینەکەی پێوەرەگرێ هەموو خەڵکی سازانن باسی چیەکەم چکە ئێستا لە کوێرەدەیەکەوە ئینتەرنێت هەیە هەتا چیتە گەورەترین شار لە کوردستان و لە هەموو عالەمە کە خەت بڕا یەکسەر تووشی شڵەژان و شپرزەیی و ناڕەحەتی ئەبێ یعنی ئینسانی ئاسایی کە خەتەکە بڕا خوای گەورە سەبری بەخشیەوە بە ئینسان سەبری هەیە تەحملەکە هەتاکو ئەچێ پارەکە ئەو خەتەکەی بۆ ئەگەڕێتەوە ئەم نەخێر ئەتەقێتەوە ئەشتەژێتەوە شەر لەگەڵ دەوروبەری خۆیەکە ئێماڵێن قۆناغی هەیە شەر لەگەڵ سێبەری خۆیەکە وای لێت ئەمەش نیشانەیەکی تری ئالوودەبوونە اینجا بینەوە سەر ئەمە نیشانەیەکی دەرونی یا بڵێن ماکێکی دەرونی پرۆسەی ئالوودەبوونە ئەم کەسە زۆر بە ئاسانی شەڕانگێزە ئەتەقێتەوە تەحمل
تحملی نامێنێ سەبری نامێنێ ئەمانە هەمووی صفاتی ناشرینن کە لە مرۆڤ دروستە بێ و دەزانین ئەم کەسە دەروونێکی ئارامی نییە. زۆر باشە کاک دکتۆر زۆر جار سیرکردنی ئەم بابەتانە لە تەمەنی ئەو گەنجانەیە کە چ کوڕ بێت چ کچ کە باڵقە بن پێیان خۆشە زیاتر بزانن پێیان خۆشە چێژێکی وە دروستە بێت کە حەزەکە بە دۆداچوونی بۆ بکە سێری بکە دەکرێت بڵێن بۆ ئەوان زیاتر لێکەوتەی خراپی دەبێت لەبەرەوەی بۆ نمونە قوتابیە خەریکی سعیکردنە تاقیکردنەوەی هەیە کۆمەڵێک بابەتی دیکەیان بۆ نمونە ئەم مودەتە لەوانەیە پشوشیان بێت قوتابیان بەشێکیان بتێنێتە لەوانەیە بە شاز لە شازەکان ینی بچێتە سەر ئەو بابەتانە. بەزەبت وایە ئینسان کە گاتە ئەو قۆناغی ژیانی قۆناغی با بڵێن هەرزەکاری و دوایش باڵغبوون ئەم ئارەزوە سەکسیانەی تیا دروستە بێ و ینی بێت طریقەیەک هەبێت بۆ تەفریقکردنی ئەم ئارەزوانە لەبەرەوە یەکێک لە شێوازەکان ئەوەیە کە ئەچێتە سەر ئەم ماڵپەرانە. من نەباسی حەڵاڵ و حرامیەکەی کەم نەباسی ڕەوشت و بەدڕەوشتیەکەم دوو لە ڕووی بینەری خۆشەویست و ئێوەش من باسی ئەوە ئەەکەم ئەڵێم کاتێک کە ئەم سیرکردنی ئەم شتە بوو بە خولیایەک بە دەرەجەیەک کەوا مرۆڤەکە چێژی لە سێکسی ئاسایی وەرنەگرت ئەوەندەی چێژی لەم شتە وەرگرت ئەوەندە چێژ لە سێکسی ئاسایی وەرنەگرت ئەوە لەو حاڵەتە ئەڵێن ئەمە ئەم کەسە با بڵێن ئالوودە بووە. بەڵام ئەگەر ویستی تۆزێک کات باتە سەر و تۆزێک سەیری کرد لایەنە دینی و لایەنە بڵێن ئەخلاقی و ئەدەبیەکەی بخەیتە ئەولاوە ڕەنگە سوودێکی ئاوا بچووکی کەمی هەبێ چونکە شێوەیەکە لە تەفریقکردنی ئەو ئارەزوەی کە پەنگ ئەخواتەوە لە ناو دەرونی مرۆڤە و ڕەنگە بە شێوازی تر دەرکەوێ و طبعاً باشترین حەلیش هەر لە کوردەواری خۆمانە و لە کۆمەڵگەی مسلمانەتی خۆمانە بە زووترین کات کچیان ناوە بە ژنیشیان بۆ کوڕی خۆیان هێناوە چونکە هەر لە کۆنەوە دەرکیان بەم مشکلەیە کردووە. ڕاستە ئەو وەختە نە ئینتەرنێت هەبوو نە لە ماڵپەر هەبوو نە ئەم شتانە هەبوو نە مۆبایلیش هەبوو بەڵام هەر دەرکیان بەم کێشانە کردووە بۆیە کچیان زوو بە شوداوە و کوڕیشیان بڵێن ژنیان بۆ کوڕ سەرکەوتوش بوون. بەڵام ئێستا تەمان بارودۆخی ژیان گۆڕاوە ینی وەکو جاران ئەو توانایە نییە خەڵک مەشغوڵی شتی تریشە بەڵام من قسەکەم لەسەر ئەوەیە ئەڵێم کاتێک کە ئەو مرۆڤە گەیشتە قۆناغێک چێژ لەم شتە ببینێ یان بەقەدەر یان زیاتر لە چێژی ئەو پرۆسەی سێکسیەی کە بە شێوەیەکی فەسلەجی بە شێوەیەکی ئاسایی خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە ئینسانی وا دروست کردووە ئەگەر چێژەکە لەوە زیاتر بوو کە بە شێوە ئاسایەکەی وەری ئەگرێ ئەوە لەو حاڵەتە ئەوە ئەم کەسە نەخۆشە ئەم کەسە کێشەی هەیە ئەم کەسە جگە لەوەی نەخۆشە ئەنواعی مشکلەی دەرونی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەم ناوەشتانەیە بێت. کاکتۆر ئێستا تەکنۆلۆژیاوای لێ هاتووە کە بۆ هەمومان پێویستە بەکاری بێنەوە ژیانمانە ڕۆ بەڵام زۆر کات هەر لە مۆبایلەکانمانە کە بە دوای شتێکە گەڕین بە پێویستی خۆمان ڕیکلامێکی و جۆرە سەیدانە دێتە سەر شاشەکە ئەو ئەم جۆرە ڕیکلامانە ئەکرێ بڵێن ئەوەی کە بینەریەتی یان دێتە سەر شاشەی مۆبایلەکەی کۆمپیوتەرەکەی ئەگەری ئالوودەبوون بۆ ئەو کەسە زیاد بکە. پرۆسی ئالوودەبوون کە من لە سەرەتا بۆم شیکردنەوە باسم کردن بگەڕێنەوە سەر ئەوەڵجار پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەمەوە بگەڕێن سەر پرسیاری ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان. هەندێک لە مادە هۆشبەرەکان تەنها یەک ئەڵێ قەیچەکە تامیەکە یا بۆنیەکە یا هەڵە لوشێ یەک جار جاری وایە بە یەک جار مرۆڤەکە ئەوەنە خولیایی تیا دروستە بێ چونکە ئەوەنە چێژی لێوەرەگرێ حەزی لەکە بۆی ئەچێتەوە ئەبێ بە ئالوودەبوو لەسەر ئەوە تەمان ئەمە کەمن دەگمەنن بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەڵێ هەمان شت بەعزە جارێ لەو هەرزەکارانەی کە بەڕێزت باست کرد ئەوەی کە تازە پێگا مناسبە جەناب پێوتت باڵغ بوون ئەنواعی ناوی هەیە لە کوردیا نەوڕەسیدەی پێڵێن هەرزەکاری پێڵێن تازە پێگەیشتووی پێڵێن ئەنواعی ناوی هەیە چکە من بەحسم کردووە لەسەر ئەم شتە بۆیە ئێوەشتانە ئەزانم و وەگەڕام بەدوای ئەم ئەوانە بۆ یەکێک کە تازە پێئەگا تازە ئەم غەریزە سەکسیەی تیا دروستە بێ
بەڵێ جاری وا هەیە ئەگەر ئاراستە نەکرابێ ئەگەر جوان پەروەردە نەکرابێ ئەگەر پەروەردەیەکی دروست و ڕێکوپێک لە ماڵ و لە خوێندنگا نەکرابێت چونکە ئەوەڵجار ماڵە اینجا دوایی خوێندنگایە اینجا دوایی گەڕک و کۆڵان و ئەمانێ ئەگەر ئەوە نەکرابێ بۆی هەیە بە تەنها بینینی ڕیکلامێک یا سایتێک لەحزەیەک بۆی هەیە خولیاکەی تیا دروست بێ و بگەڕێ بە دوایە اینجا کە گەڕا بە دوایە ئەمێنێتەوە دیسان لەسەر شێوازی پەروەردەکردنەکەی ئەگەر پەروەردەکردنەکەی دروست بێ ئەوە جارە دوو جار سێرەکاوی تر تەواو ئەمە هەموو کەسێک ئەم حبی استطلاعی تیاڵێن یعنی هەموو حەزی گەڕان بە دوای شتەکانە ئەوەی تایە کە ئەم تۆزە خولیایەت دامرکایەوە ئیتروازی لێنێ بۆ چونکە جوان ئاراستە کراوە بەڵام ئەگەر ئەمەی تیانە بوو ئەگەری هەیە بۆی هەیە بەڵێ تووشی ئەو حاڵەتە زۆر باشە کاک دکتۆرە گەرمەکەمە دوا پرسیار بمانەوێت نەمانێت لە نێو پیاواندا زیاتر سیرکردنی بابەتانە زیاتر لە چاو خانماندا لای خۆمان لای خۆمان شەرت نییە لە دەرەوە ڕاستە بڵێ سیرکردنی ئەم زۆر جۆرە بابەتانە چی وا لە سایکۆلۆژیای پیاوەکات بەرامبەر بە ئافرەت چ ئەگەر پێشەوەی هاوسەرگیری بکات زۆر جار ئەو وێنانەی و دیمنانەی بینیوێتی ئیدی کە هاوسەرگی دەکات وا دەزانێت ئافرەتەش بە هەمان شێوازە یاخود ئەوەندە ئەو شتەی بینیۆلانێ هەموو ئافرەتێ بۆ شازە بێتە بەرچاوی وەختی خۆی ماوەکەتان سنووردارە بەڵام شتێکی خۆشتان بۆ گەرمەوە وەختی خۆی کە من ژنم هێنا چوون بە لای بەڕێزێک دارتاش بوو سە دارتاش نییە زەرەنگەرە چوون بە لای بەڕێزێک دارتاش بوو بۆ ئەوەی کەنتۆر و ئەو نێژووری نووسنوشتیوا دروستەکەی اینجا وتی چۆنت ئەوێ وتم وا دوایی وتی ڕسمی ئەگرم اینجا بۆ دەهێنم وتم بۆ وتی ئەو کەنتۆرەی کە تۆ بە حەقیقی ئەیبینی کە ڕسمی ئەگری لە ڕسمەکە زۆر جوانتر دەرەچێ و زۆر ڕێک و پێکتر دەرەچێ مەبەستم لە قسەکە چییە؟ ئەو شتێکی بینیوە لە ئینتەرنێتە لە سایتێکە لە ماڵپەڕێکە مەرج نییە یعنی ئەو شتە کە تۆ ئەچی شخصەکە ئەبینی ئەو هەموو شتانەی تیابێت کە لە ڕسمەکە دەرکەوتووە لەبەرچی یعنی مەسەرەن ممکنە لە ڕسمەکە تۆزێ ڕوتوشی بۆ کرابێ ڕەنگە تۆزێ ئێستا تەکنۆلۆژیا دادە باسی تەکنۆلۆژیای کرد تەکنۆلۆژیا دەستکاری کرابێ بۆیە ئەوەی کە تۆ ئەیبینی مەرج نییە حەقیقەتەکە بێت بۆیە لە ژیانی طبیعیە لە ژیانی ئاساییە نوعێکی ترە بەڵام ئەوە معنای ئەوە نییە ئەوە خراپە و ناشرینە وایە یەک شتی کەمان لەبیر نەچێ باسیکەین ینی پرۆسی هاوسەرگیری من باسم کرد ئەیڵێمەوە جارێکی تر تەنها سێکسەکە نییە سێکس ڕگەزێکی بڵێم بەشێکی یا پایەیەکی زۆر گرنگی ژن و مێردایەتیە بەڵام خۆشەویستی هەیە سۆزداری هەیە ڕێز هەیە تەسحیە هەیە قوربانیدان هەیە ئەمانە هەمووی بەیەکەوە پرۆسی هاوسەرگیریەکە دروستەکەن و خۆشەویستیەکە بەهێزتر و بەقوەترە بێ لەبەرەوە ئەم کەسە بەداخەوە کەیت ئەوەی کە بەڕێزت باسیەکەی تەنها سێکسەکەی لە خەیاڵایە بۆیە سەرکەوتو نابێ و بۆیە کێشەیان تیا دروستە بێ اینجا تەبعاً ئەبێ ئەم بیر و بۆچوونە بگۆڕێت لە ناو مرۆڤەکە کاکتۆر وڵا زۆر بە کورتی باسی چارەسەر بکەین زانێکی من جۆرە کەسانی تووشی ئەم حاڵتە بن ئەکرێت چارەسەر وەربگرن بەڵێ هەموو ئالوودەبوونێک بە نەخۆشی حساب بکرێ یعنی ئێمە ئێستا لە تەصنیفی نەخۆشیە دەرونیەکان بەگشتی دوو تەصنیف هەیە تەصنیفێکی ئەمریکی هەیە کە پێڵن DSM تەصنیفێکی ئەوروپی و عالەمی هەیە کە پێڵن ICD لە هەردووکیە ئەم دووشتە بە هیندانراوە بە نەخۆشی دانەوە ئالوودەبوون اینجا وردە ئالوودەبوون بە قومار ئالوودەبوون بە مەڵپەڕە سێکسیەکان خەریکە ئەچێتە ناو ئەو پۆلێنەوە بەڵێ لەبەرەوەی کە ئێمە وەکو نەخۆش سەیریەکەین زۆریشیان خۆیان دەرکی پێەکەن وەکو نەخۆش یەنە پێشەوە داوای یارمەتیەکەن لەبەرەوە بەڵێ ئەبێ چارەسەرێکی زانستیانە بکرێن بۆ پرۆسەی ئالوودەبوونەکەیان ئیتر بە شێوازی چارەسەری دەرونیە چارەسەری ئاکاریە ئەگەر پێویستیشی کرد چارەسەری بە دەرمان تەبەنەوەمان لەبیر نەچێ ئێمە وتمان زۆربەیان لە ئەنجامی ئالوودەبوونەکەیان تووشی حاڵەتی دەرونیش ئەبن تووشی خەمۆکیە بن تووشی دڵڕاوکیە بن تووشی پەشێوی کەسێتی و ئەم شتانە بن بۆیە ئەبێ ئەم هەریەکە لەمانە چارەسەری تایبەتی خۆی هەیە لەلایەن پسپۆری ئەو بوارە ئیتر ئەو پسپۆرە دەروونزان بێ یا پسپۆری نەخۆشیە دەرونەکان.
زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر نزار محەممەد ئەمین پسپۆری نەخۆشیە دەرونیەکان زۆر سپاس دەکەین مادوومانکەی دەستەکان خۆش بێخوا سپاس بۆ ئێوەش و دەستیەوەش بەڵا زان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەمین لەگەڵتان. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێگەڕادن یاریە جافرسە دەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی سيريني ما شاء الله عليه رشبه تيبي أولى تيبي أولى يو أملا جيب سنيني أحمالك أمي سيري كان هيرج بركينيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من تعمي كي انجا أزاني غول 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 عفرة وقت ميسيلي أزاني هاتني عليك الغول حارب جيت جبتيني حالين ببردوي جيبيني جبسينيني كامل شيلات نكراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێمێت ئازان و خۆشەویستان ماوەی چەند هەفتەیەکە نرخی دۆلار بەرامبەر بە دینار ڕوو لە بەرزبوونەوە دەکات بزانین هۆکارەکانی ئەم بەرز و نزمیە بۆچی دەگەڕێتەوە کاریگەری ئابوووریەکان چین بەگشتی لە نێو وڵاتی ئێمەدا و بە تایبەتی تر لەسەر بارگرانی بەسەر هاوڵاتیان و ئایا دەبێتە مای بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە زۆرە لەو کاڵانەی کە هەن لە دەرەوە دەهێنێت و بە شێوازێک بازرگانەکان بە دۆلار دەیکڕن و دواتر دەبێت ئەوانیش بە شێوازی بیفرۆشتنەوە کە زەرمەندە زای بەگشتی چ کاریگەریەکی دەبێت لەسەر بازار گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاک دکتۆر یان سڵای خوا لەبێت و بەیانیت باش سڵای خوای لە ئێوە و لە بینەرانی خۆشەویست و لە ئێوەی بەڕێزیش باش هیوای ساغ و سەلامەتیتان بۆ دەخوازم سەرەتا باس لە دۆلار و دراوەکان بکەین دۆلار بە شێوەیەکی گشتی و دۆلار بە تایبەتی و دراو بە شێوەیەکی گشتی هەمووی ڕاستە یعنی هەموو کاڵایەکی پێ ئاڵ و گۆڕ دەکرێت بەڵام لە ڕاستیدا خۆشی لە زمنی ئەو کاڵایەنە کە خواست و خستنە ڕوو و کاریگەری لەسەر بەرزی و نزمی نرخەکانی دەکات بەڵام ئەوەی لەو دوایانەدا کە بەرزبوونەوەیەکی نرخی دۆلار بەرز و نزمیی بەخۆی بینی ئەم بەرزبوونەوە مەبەستم لەو چەند هەفتەی ڕابردووە لە سەروی 147 و 48ەوە ئەمە
بەرزبوونەوەیەکی نافەرمیە ینی ناڕەسمیە ئەم بەرزبوونەوە لەسەر خواست و خستنە ڕوودا دروست دەبێت بۆیە بە شێوەیەکی فەرمی نرخی دۆلار بەرز نەبووتەوە و دڵنیام لە چەند ڕۆژی داهاتوو یا لە چەند هەفتەی داهاتوو نرخی دۆلار ئاسایی دەبێتەوە سەر 147 و لەم جۆرە بابەتانە بەڵام بەرزبوونەوەی نرخی ئەم جارەی دۆلار کاریگەریەکان ئەوانە بوون بەشێک لە مەکاتب و بەنقە ئەهلیەکانی کە سەر بە کوتلەی حزبی و سەر بەرپرسی نابەرپرسی عێراقن کە جۆرێک لە قۆڕخکاریان کرد لە دۆلار و دەستی وڵاتانی دراوسێ و ئیقلیمی لە بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمجارە هەیە و خواستێکی زۆر لەسەر دۆلار هەیە بۆیە حکوومەتی عێراقیش حکوومەتەکەی سوودانی بە پێداچوونەوە بە بڕیار و بە خستنە ڕووی ئەو بە بازار خستنەی دۆلار لە ڕۆژانەدا هەوڵ دەدا شێواز و چۆنیەتی دابەشکردن و خستنە بازاڕەکەی بە سیستەماتیکتر بکات چونکە ئێمە دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمریکا بەڕەسمی 4 بانقی عێراقی کە لە ناو عێراق بەشدار بوون لە مزایدەکردنی یا لە وەرگرتنی نرخی دۆلار لە بانقی مرکزی عێراقیەوە کەتنە لستی ڕەش ئەوانیش بانقەکانی تەضاروب و بانقی قابضە و شەرق الئەوسەط و ئینتیساری و ئەلمەسارف بوو کە باناوەکانیان برێن ئەم بانقانە جۆرێک لە سپیکردنەوەی پاریان ئەنجام دەدا ڕەنگە کە دبێتە ژێر سانسۆری دەستگا ئەمنیەکان و دەستگا چاودێریەکانی ئەمریکا و عێراق لە ڕووی ئابووریەوە عێراقێکی داڕماوە بە دەست گەندەڵی و بە دەست دەستێوەردانی وڵاتان و بەدەست خستە ناوەوەی هەتا خودی ئەمریکاش عێراق لەو وڵاتانەیە کە احتیاتیە دراوە قورسەکانیشی بەرز کردوێتەوە بۆ 80 میلیارد و 85 میلیارد دۆلار بەڵام لە زمنی ئەوانەدا 32 میلیارد دۆلاری تریشیە لە خەزێنەی ئەمریکا بەڵام ئەمریکا هەموو دەسەڵاتەکانی بەکارهێنان و سەحبکردنەوەی لە عێراق سەندۆتەوە و بە ڕێژەی 100 کەمتریش سوود دەداتە عێراق کە ئەمە کاریگەری گەورەی لەسەر عێراق دروست کردیە بۆ ئەوەی نەتوانێ نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی جێگیر بکات کە ئەمە ئەرچی سەرەکی حکوومەتی عێراق و بەنقی ناوەندی عێراقا کە بتوانێت جێگیری نرخی دۆلار بکات بەرامبەر بە دیناری عێراقی. زۆر باشە کاک دکتۆر بۆچی بەڕەهایی ئەو دەسەڵاتە یاخود دەسەڵاتی جێگیرکردن و دانانی نرخی دۆلار بەرامبەر دینار لە دەسەڵاتی بانقی ناوەندیە حکوومەت لێرەیە لەوانەیە ڕۆڵێکی زۆر کەمی هەبێت؟ بەڵێ خۆی لە هەموو وڵاتێکدا بەنقی مرکزی ئەو وڵاتە هەموو دەسەڵاتەکانی هەیە و توانای جێگیرکردنی یا بەرزکردنەوەی یا نزمکردنەوەی نرخی ئەو دراوەی ناوخۆیی بەرامبەر بە دۆلاری عێراقیدا جێگیر دەکا ئەمەش بە وەرگرتنی ڕێنمایی و بە خۆگونجاندن لە گەربەنقی ناوەندی جیهانی زۆر جار ئێمە پرسیار دەکرێت ئایا بەنقی مرکزی عێراقی بۆ مەسەلەن ناتوانێت خاوەنی بڕیارێکی تایبەتی خۆی بی بەڵام لە ڕاستیدا تا ڕادەیەک بڕیارەکان لە بەنقی مرکزیەوە دەردەچی بەڵام لە ژێر ڕۆشنایی و لە ژێر ئەوامر و لە ژێر فشاری بەنقی ناوەندیە چونکە بەنقی ناوەندی ئەگەر لەگەر ڕۆشنایی و ڕێنماییەکانی ئەودانەڕۆی ڕەنگە بەیانی تعاملت لەگەر کەم بکاتەوە ئەمە زیانی گەورە بە عێراق دەگەێنێ بۆیە لە لایەکی تریشەوە گومانێکی زۆر لەسەر عێراق دروست بووە کە دراوێکی زۆری ئەمریکی دۆلاری ئەمریکی دەخرێتە ئەو بانقانەی کە بانقی ناڕەسمین بەشێک لەو بانقی ئێرانی و لوبنانی و سووریانە کە بە فەرمی ئەمریکا مامەلەکردنی لەگەڵ ئەم بانقانە ڕەت کردوتەوە بۆیە ڕاستاندێک فڕوعی بانقی ئێرانی و سووری و لوبنانی هەنا لە عێراق بەڵام بە شێوەی ڕەسمی و فەرمی ئەمریکا قەدەغەی کردیە بە دراوی قورسی بیانی مامەلە لەگەر ئەم بانقانە بکرێ بەڵام بینیمان لە چەند
مانجی ڕابردوو بەشێکی زۆر لەو بانقە لوبنانیانە ئیفلاسیان کردووە هاوڵاتی ئێمە زەرەرمەندی یەکەم بوون بەپێی ئەو ڕۆشنبیریەتی و بەپێی ئەو زانیاری و داتایانەی کە لەسەر بانقە لوبنانی و سووری و ئێرانیەکاندا هەیە زانیاریان کۆ نەکردوێتەوە بۆیە متمانەیان هەبوو پارەیان لە هەندێک بانقی لوبنانی وەرگردووە هەندێک بانقی لوبنانی معاملە و هەڵوگۆڕی دراویان لەگەر هەندێک بانقی ئەهلی تر کرد بەبێ سانسۆری بەبێ نەبوونی سانسۆری حکوومەت ئەمە ژوای لات هەندێک لەو بانقە لوبنانیانە پارەیەکی زۆری خەڵکیشیان برد پارەیەکی زۆری خەڵک و کۆمپانیا و بازرگانیشیان برد ئەم زۆرە مامەڵانە لە ژێر سانسۆری حکوومەت دەرچووە و خۆیان دەگرن لە باج و خۆیان دەگرن لە ڕسومات ئەمانە هەمووی گومانی ئەوە دروست دەکەن کە پارەسپیکردنەوە یا تەهریبی ئەموالی عێراقە ینی عوملەی دۆلار و دینارە دەبردرێتە دەرێەوە بە شێوەیەکی ناڕەسمی بەڵام لە بیریش نەکەین هەندێک کۆمپانیای وەهمی و هەندێک مستەثمیری وەهمی دروست کراون کە ئێمە وڵاتێکی مستەوردین و وڵاتێکی بەکارهێنین ینی زیاتر متمانەمان یا زیاتر خواستمان لەسەر هاوردەکردنە نەک هەناردەکردن بۆی هەندێک کۆمپانیای وەهمی دروست بوونە پارەیەکی زۆر دەبەنە دەرەوە بۆ ئەوەی ئەو مەواد و ئەو پێداویستە سەرەکیانە لە بۆ هاوڵاتیانی عێراق داخل بکەن بەڵام لە ڕاستیدا کۆمپانیاکان وەهمین تەنها کردنەوەی پارەیە لە عێراقەوە بۆ دەرەوەی وڵات ئەمانە هەمووی کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار دەکات ئەمانە هەمووی زیاتر عێراق بەرەو نخمبوون لە گەندەڵی و لە نزیکبوونەوە لە ئیفلیزی مالیمان دەکات. زۆر باشە کاک دکتۆر ئەوەی کە گرنگە هاوڵاتیان دڵڕاوکی ئەوەیانە کە ئایا ئەم بەرزونزمیە کاریگەری دەبێت لەسەر گوزەرانیان لەسەر ئەو کاڵانی کە ڕۆژانە دەیکردن لە نێو بازاڕەکاندا. بەڵێ خۆی لە خۆیدا ئەم بەرزبوونەوەی ئەم جارە بەرزبوونەوەیەکی نافەرمیە واتە بەرزبوونەوەیکی بازاڕیە یعنی بە زمانە ئابوووریەکە ئەم بەرزبوونەوە بازاڕیە لەسەر خواست و خستنە ڕوو دروست دەبێت بەڵام لە ئێستادا بانقی مرکزی بەشێک لەو بانکانەی کە خستۆتە لستی ڕەش لە ژێر فەرمانی دەسەڵاتدارانی ئەمریکا جۆرێک لە مزایدەکردنی یا کڕینی ئەم دۆلارە بەشێک لەو بانقانەی کە تینووی دۆلاری ئەمریکین بە ڕێژەیەکی زۆریش بێ ئامادەن بیکڕن بەڵام هاوڵاتیان لێرەدا زەرمەندی یەکەم دەبن ئەم بەرزبوونەوە نرخی دۆلارەیە یعنی واتە درێژخایە نابێت لە ڕەنگە وەکو ئاماژەم پێکرد لە چەند هەفتەی داهاتوودا نرخی دۆلار بێتەوە ئاستی جارانی بەڵام ئەوەی زەرمەند دەبی خەڵکێکی ینی مامناوەند ڕەنگە بەشێکی کەم لە سەرمایەکەی دۆلار بی یان دینار بی بە پەلە دەچی بۆی دیناری عێراقی هەندەی تر نزم نەبێتەوە قووە شیڕائیەکەی لە دەست نەدا ئەوەندا دۆلار بکڕی من داواکارم لەو هاوڵاتیانە بەم ڕێژەیە یان بەم نرخە هەوڵ نەدەن دۆلار بکڕن بەڕاستی چونکە نرخی دۆلار جێگیر بۆ لە 146 کەواتە سەروی 146 ئەمانە کەواتە خواست و خستنە ڕووە لە نزمبوونەوە لە 146 هەمان ئەو نزمبوونەوەیە کە خواست و خستنە ڕووە زیاترە خواست کەمترە لەو کاتانەدا هاوڵاتی دەتوانن لە ژێر 145 و ئەوانە بیکڕن بەڵام سەروی 148 و 49 ئەوانە خۆیان دوور بگرن لە کڕینی چونکە ئێمە خۆمان نەبەستینەوە بە هەندێک بازرگان و هەندێک بانق و مەکاتبی سەیرەفەکان کە ڕەنگە کەسێکی بەرپرس لە حکوومەت یا لە حزب خواستی لەسەر دۆلار هەبی یان بە ئیعازی هەندێک وڵات و خەڵکی وڵاتی دراوسێ و ئەحزابی سیاسی خواست لەسەر دۆلار زیاد دەکەن ئەمانە هەموو خۆی لە خۆیدا زیان گەیاندنە بە هاوڵاتیان بەڵام هاوڵاتیان کەمێک خۆڕاگر بن کەمێک پشویان هەبی لەسەر ئەوەی کە نرخی دۆلار بە نرخێکی بەرز نەکڕن بەڵام چارەسەر چییە؟
بۆی هاوڵاتیان زەرمەندی یەکەم نەبن هاوڵاتیان کە مەبەستم هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی و موچەخۆران بە تایبەتی ئێمە گەر لێک بدەینەوە موچەی موچەخۆران لە 125 کەمی کردووە ببێ ئەوەی هیچ ئامادەکاریەک لە لایەن حکوومەتەوە بۆی کرابێیان ڕێژە موچەکەی بەرز کرابێتەوە بە دیناری عراقی خۆی لە خۆیدا ئەمە هەموو زیان گەیاندنە بە هاوڵاتیان بە تایبەت موچەخۆران ئێمە ڕەنگە بەشێک لە هاوڵاتیانمان هەبێ هەم موچەکەی هەم کرێی خانوەکەی یان هەموو خزمەت گوزاریەکانی تری بە دۆلارە ئەمانە نە زیانیان کردیە نە قازانج بەڵام هاوڵاتیمانەیە موچەکەی بە دینارە بەڵام کرێی خانوەکەی بە دۆلارە ئەمە هەم موچەکەی لە 125 کەم بووە و هەم 125 کرێیەکەشی زیادی کردووە کەواتە لە دوو سەر ئەم هاوڵاتیە زەرەری کردووە ئەمە کارەساتە بەڕاستی هاوڵاتیان ڕەنگە بەرگەی زۆری ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلارە ناگرن ئێمە وڵاتێکی مستەورەدین وڵاتێکی بەکارهێنین وڵاتێکی بەرهەمهێنین کەواتە هەر لە کڕینی مۆبایلێک و لە کڕینی کورسی و دار ئەساس و مێستەعامێک و تا خانوو سیارە بە دۆلارە بەڵام موچەکانمان ئیراداتەکانمان بە دینارە ئەمە وا دەکات خواز لەسەر دۆلار زیاد بکە وا دەکات هێندەیت کە باری سەرشانی هاوڵاتیان گرانتر دەکات چونکە من هاوڵاتیەکەم ڕەنگە داهات و ئیراداتم ینی سەرچاوە داهاتیەکەم سەرچاوەی داهاتی ژیانی من تەنها موچەکەم بێ یان لە شوێنێک کار دەکەم موچەکەم بە دینارە کەواتە 125 پلانەکەم دوورتر دەخانێ بۆی بگەم بتوانم سیارەیەک بکڕم یان بتوانم مۆبایلێک بکڕم کەواتە ئەم زیان گەیاندنە بە هاوڵاتیان ڕەنگە کارەساتی لێ بکەوێتەوە بەڵام چارەسەری شەیە بۆ ئەو بابەتە ئەگەر پێتان خۆش بوو دواتر باسی چارەسەرەکانی دەکەین تۆر پێشەوەی بچینە سەر چارەسەرەمەوە پرسیارەوە بکەم لەوانەیە هاوڵاتیە کە سەیری ئەماکاوی ئەو پرسیاری لا دروست بێ ئایا کێنەوانی کە دەتوانن لە ڕێگەی بانقی ناوەندیەوە دۆلار وەربگرن یاخود ئاڵوگۆڕ بە دینار و دۆلار بکەن هاوڵاتێکی ئاسایی ئەتوانێت ئەم مامەڵەیە بکە لەگەڵ بانقی ناوەندی یاخودەوە هاوڵاتی بەس بۆ هەیە لە ڕێگەی مەسرفەکان و ئەو شوێنانی لە ناو بازارەکانان ئەم ئاڵوگۆڕە بکەن بەڵێ لە عێراق زۆر شت لە سیستەماتیک دەرچووە بەڵام بە شێوە علمیەکەی هەموو ئەو بانقانەی کە ڕسمین و کۆنتاکتیان هەیە و بە فەرمی مۆڵەتیان هەیە دەتوانن داواکاریەکانیان پێشکەشی بانقی ناوەندی عێراقی بکەن بۆ ئەوەی دراو لە وڵاتە وەربگرن و لە بازاڕەکان ساغی بکەنەوە بەڵام ئەوەی کە عێراقی ئالوودەی ئەم دەردە کوشندەیە کردووە سانسۆرە یان تەدقیقە یا بەدواداچوونە بۆیە هەر بانقێک کە ئەو دۆلارە لە بانقی مرکزی عێراقی وەردەگرێت ڕەنگە هەمووی نەخاتەوە بازار و هیچ سانسۆرێکی ئەو تۆی لەسەر نییەوە بەشێکیش لە بەرپرسانی عێراقی تێوەگلاون لەم مەسەلەیە تێوەگلاون لەم گەندەڵیە ئەمە هەمووی خۆی لە خۆیدا دادۆشینی ینی سەروەت و سامانی ئەو عێراقەیە دادۆشینی داهاتی ئەم عێراقەیە بە هەرێمی کوردستانیشەوە چونکە هەرێمی کوردستانش بەشێکە لە عێراق و زەرمەندی یەکەم هەرێمی کوردستان دەبێت ئەمەگەر باز بکەین لە بەرپرسانی عێراق و گەندەڵکارەکانی عێراقیش هەوڵ دەدەن سەرچاوە داهاتیەکانی سەرچاوە دراوەکانی هەرێمی کوردستان وشک بکەن و زۆر جار پەنا بۆ هەندێک سێکتەر دەبن بۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئیفلیس بکەن لە ڕووی داراییەوە بۆی خواست و ئارەزوو ینی فریاد ڕزەکانیان هەر بگەڕێنەوە بۆ عێراق و پێویستیان بە بەرپرسانی عێراق بێ بەڵام چارەسەر لە بۆ ئەم بابەتە کە لەسەر حکوومەتی عێراق و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش بزات حکوومەتی عێراق سوکە دەسەڵاتی کولی لای ئەوە بۆی هاوڵاتیان چیتر زەرمەندی ئەم بەرزی و نزمی دۆلارە نەبن و شێوەیەکی زۆر سیستەماتیکیشە و ڕەنگە عێراق لە ڕووی داراییەوە هەم مستەفید دەبی ئەویش گەڕانەوەی بتاقەی تەموینیە بتاقەی تەموینی بەشێکە لە چارەسەرکردنی ئەو کێشە داراییانەی کە بەسەر هاوڵاتیان دادێ چونکە ئەگەر هەموو پێداویستە سەرەکیەکانی ژیان لە ڕێگای بتاقەی تەموینیەوە پێشکەش بە هاوڵاتی کرا
ئەو کاتە هاوڵاتی هیچ پێویستی بەوە نابێ نرخی دۆلار بەرز بۆەوە ئەویش ئامادە بێ ئارد و برنج و ڕۆن بە سعرێکی گرانتر بکرێت لە بەرەوەی نرخی دۆلار بەرز بۆتەوە کەواتە ئێمە ئەگەر مقارنە بکەین یەک بوتڵ ڕۆن یا یەک بوتڵ زەیت پێشان بە 1000 دینار بوو ئێستا گەیشتۆتە 4000 دینار کەواتە ئەمە هەمووی زیانگەیاندنە بە هاوڵاتیان و بارە ئابووریە قورسەکە زیاتر لە سەرشانی هاوڵاتیانە بەڵام لە ڕوویەکی ترەوە حکوومەت لە بەرزکردنەوەی نرخی دۆلار قازانجێکی زۆری کردووە چونکە حکوومەتی عێراق لەبیر نەکەین لە کۆتاکانی 2019 و لە سەرەتای 2020 بەرەو دۆخێکی ئابووری زۆر خراپ هەنگاوی دەنا کە وای لێ هات لە 2020 بڕیاری بەرزکردنەوەی نرخی دۆلاریدا ئەمە وای کرد جۆرێک ینی لە گەشتبینیەک یا جۆرێک لە بەرزبوونەوەی ئابووری عێراق بەخۆی ببینێ و بیگەێنێتە کەنارێکی ئارامی ئابووری ئەمەش وای کرد لە 6 ملیارد دۆلارەوە لە دراوی قورسی بیانی لە بەنقی مرکزی بەرز بکاتەوە بۆ 85 ملیارد دۆلار ئەمە خۆی لە خۆیدا بۆ حکوومەت هەنگاوێکی گرنگە و هەڵسانەوە سەرپێیە و متمانە بەخۆبوونێکی زیاترە لە ڕووی ئابووریەوە و هێشتا پێم وایە لە چەقی ناوچەی ئارام نییە و پێویستی بەوەی چەند ساڵێکی تریش بتوانێت داهاتەکانی خۆی بەرز بکاتەوە و سێکتەرەکانی تر تاقی بکاتەوە هەوڵ بدا تەنها خواست ینی ئارەزوەکانی یا سەرچاوە داراییەکانی نەخاتە سەر بەس فرۆشتنی نەوت دەبێ هەوڵ بدا لە سێکتەرەکانی تر داهات زیاد بک بۆی بەیانی تووشی هەر قەیرانێکی تری نزمبوونەوەی نرخی نەوت ببین بۆی حکوومەت دەبێ لە هەنگاوێکی تردا بە هەمان شێوە بیر لە بەرزکردنەوەی نرخی دۆلار بکە بەرامبەر ئەو نزمبوونەوەی نرخی نەوت کەواتە لە ڕێگای بتاقەی تەمینیەوە ئەو پەڕی چارەسەری هاوڵاتیان دەکرێت بۆی ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانی هاتوون دەتوانن بە ئەوان چونکە حەقی مواطنی عێراقییان نییە دەتوانن ئەوان کاڵاکانیان بە دۆلار بکڕن بەرز بێ نزم بێ ئەمە کێشەیەکی خۆیانە بەڵام هاوڵاتیانی عێراق مافی خۆشگوزەرانیان هەیە ئێستا عێراق بە داتا و زانیاری لەم دوایەنەی حکوومەتی عێراق 11 ملیۆن هاوڵاتی هەژار هەیە کە پێویستیان بە منحەیە پێویستیان بە هاوکاریە کە لە ژێر لاینی لە ژێر خەتی هەژاریدا دەژین 11 ملیۆن لە وڵاتێکی وەکو عێراقی پڕسەروەت و سامان و ژێرخانە ئابووریەکەی نەوتە ئەو هەموو احتیاتە نەوتەی هەیە ناکرێ 11 ملیۆن هاوڵاتی لە ژێر هێلی هەژاریەوە بیکە پێویستی تەنها بە خۆراک و پێداویستە سەرچەکانی ژیان بێت. زۆر باشە کاک دکتۆر لە ڕۆژی ڕابردوو بوو پێم وابێت یاخود پێشووتر بوو بانکی ڕافیدین ڕایگەیان لەسەر ڕاستپاردەی بانکی ناوەندی لە ئێستادا و هاوڵاتیانەی کە سەفەر دەکەن و لەوانەیە بازرگان بن دەتوانن نزیک بە 10,000 دۆلار لە بانکی ناوەندی وەربگرن بەرامبەر بە 100 دۆلار بەرامبەر بە 146,500 پێ دوایە ئەمە ڕێگەچارێکی باش بێ بە تایبەت بۆ بازرگانەکان هەرچەنە ڕێژەی پارەکەش دیاری کراوە کە دەبێت لە 10,000 دۆلار زیاتر نەبێت. ئەم جۆرە بڕیارانە تا ئاستێکی زۆر نزم چارەسەری ئەم بارودۆخە ئابووریە یا ئەو شلەژانە ئابووریە ناو بازار دەکات چونکە بازرگانێک 10,000 دۆلار هیچ لە پێویستەکانی ناگرە ڕەنگە تکتی تیارەکەی 5,000 دۆلار بێ ئێمە دەبینین بازرگانی ئێمە کە سەفەر دەکا بە VIP سەفەر دەکا واتە زۆر جار بتاقەی تیارەکەی 10,000 دۆلارە ئەمە خۆی لە خۆیدا ڕەنگە تا ڕادەیەک یعنی وەک موسەکینێک یا وەکوێ ڕێژەکی لە 105 کێشەکە چارەسەر بکە بەڵام ئەگەر خۆی لە خۆیدا لە سیاسەتی نەقدی مالی ئەمە پەیڕەو بکە بازرگانەکان ڕاستەوخۆ پارە لە بەنقی مرکزیەوە وەرگرن یا دیاری بکرێت لە بانقێکی دیاری کراو کە لە بۆیان هەیە بەم نرخە دۆلار وەربگرن بەڵام مستەثمیرەکان یا بازرگانەکان بازرگانی ڕسمی بن بۆی لە ژێر
فشاری هیچ کەسێکەوە لە ژێر خواست و ئارەزوو ڕێنمای هیچ کەسێکەوە نەجوولێنەوە و بۆی پارەکانیان بە نایاسایی ببەنە دەرەوە بەبێ ئەوەی ینی هاوردەکردنی هیچ کەلوپەلێک بن بۆ ناوخۆی عێراق. ئەمە سیاسەتێکی دروستە، بەڵام نەک ئەم ڕێژەکەمە. پێویستە هەموو بازرگانان ینی حیساببانقی تایبەتیان بۆ بکرێتەوە و یا بە ڕێگایکی فەرمیتر مامەلە لەگەرم بازرگانانە بکرێت بتوانن دۆلاری ئەمریکی لە بانقی مرکزیەوە وەرگرن لە بانقێکی دیاریکراودا وەربگرن، هەم بە هەمان ئەو شێوەی 146 و 147 بۆی هاوڵاتیان زەرمەند نەبن. ئەوە ئەو کەسەی لە بازاڕی ڕەشیش حەز دەکات دۆلار بەگران بکرێ، ئەوە ئەمە حەز و ئارەزووی خۆتی ئەم خواست و تەڵەبەش ینی ئەو خواست و خستنە ڕوەش زۆر کاریگەری لەسەر نرخی دۆلار نابێ. بەڵام ئەوەی ئێستا کە خواستی دۆلاری لەسەرە بەشێکی زۆری بازرگانەکانن ترسیان لەوە هەیە نرخی دۆلار زیاتر بەرز بێتەوە و زۆر جار مادیمونەکەیان ڕەنگە هەر بە خەسار بچێت لەوەی ئەو کەلوپالیانان هینای تارێمی کوردستان و عێراق بە هەمان ئەو نرخە بدەنەوە کە دۆلاری پێدەکردنەوە. زۆر باشە کاک دوتۆ دەفەرمان ئەوە نەماوە گەرباز لە ڕێگە چارەکان بکەین چین وەروها ئامۆژگاری چیە بۆ کەسانی کە لە ماڵەوە لەوانەیە هەم دۆلاری هەبێ هەم دینار لێرەدا چی بکات؟ ئایا دۆلار بکرێت بیفرۆشێت چۆن مامەڵ لەگەڵ ئەوەیدا بکات؟ بەڵێ چارەسەر لە ڕووی سیاسەتی نەقدی مالیەوە و نەقدی دووەلیەوە یعنی حکوومەت لەسەری پێویستە دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی جێگیر بکات، واتە عێراق مولزەمە و بانقی ناوەندی مولزەمە نرخی دینار یاوە قووە شێڕاییەکەی هێزی کڕینەکەی دیاری بکات بۆی هاوڵاتیان هێندەی تر متمانەکانیان لە دەست نەدەن بەرامبەر بە دیناری عێراقی. وای هاتووە دینارێکی زۆری عێراقی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە زیاتر داخل دەکرێتەوە کەواتە خەڵک متمانەی کەمتر بە دیناری عێراقی دەبێ و پەنادەبا بۆ دراوەکانی تر وە سیستەمی بانقی زیندوو بکرێتەوە بۆی هاوڵاتیان زیاتر متمانە بە بانقە ئەهلیەکان بە بانقە حکومیەکانی عێراق بکەن بۆی پارەکانیان نەبەنە دەرەوە. ئێمە دەبینی خەڵکی بازرگانی خۆمان هەیە پارەکانی ناتوانێت یا ناوێری یا ئەو متمانەیە نییە لە بانقەکانی هەرێمی کوردستان و عێراقدا دای بنێ، بەڵام ئامادەیە بە چەندین کاتژمێر لێرە دوور بکەوێتەوە لە بانقێکی تر دای بنێ و ڕێگا چارەکان لەسەر بانقی مرکزی و لەسەر حکوومەتی عێراق پێویستە ئەو خاڵی باسمان کرد کە دۆلار بدرێت بۆ بازرگانەی کە ئیستیرادی مەوادی خصوصەن بە تایبەتی مەوادی خۆراک و شتومەک و کاڵا پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان دەکەن و زائیدەن زیندووکردنەوەی بتاقی تەموینی بۆی هاوڵاتیان مولزەم نەبن بە نرخێکی گران بچن پێداویستە سەرچەکانی ژیانی خۆیان وەکو کەلوپەلی خواردن و خۆراک و ئارد و پێداویستە سەرچەکانی تر بکڕن. و خاڵی سێەم سنوورێک بۆ پارەسپیکردنەوە و بۆ تەهریبی ئەموالی عێراق بکرێت لە مەنافدەکان لە خاڵە سنووریەکان بۆ ئەوی پارێک بە شێوەی ناڕەسمی لە ڕێگای گەندەڵی بەدەساتووە بە ئاسانی دەبردرێتە دەرەوە. ئەمانە هەمووی کاریگەری و کاریگەری لەسەر باشکردنی بارودۆخەکە دەکرێت و هەموو بە خاڵی چارەسەر هەژمار دەکرێت. بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش تکام وایە بەم نرخە دۆلار مەکڕن. ئەگەر دۆلارت هەیە لەم نرخە 153 و 152 153 بەسەرەوە دەتوانی دۆلارەکەت بفرۆشی. من پێم وایە لە چەند هەفتەی ڕابردوو نرخی دۆلار دێتەوە ئاستی جارانی وەکو 147 و 148 و ئینشاءالله ئەوەی لە بەرژەوەندی هاوڵاتیانە هەر ئەوە دەبێت و بۆ هەمولایەک ساغ و سەلامەتی دەخوازم. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نەوزاد مەوەندی مامۆستای زانکۆ لەگەڵمانە بوو لەم تەوەرە. سپاس بە زانیاریەکان. زۆر سپاس دەکەین. بەڵازان خۆشەویستان لە دوو ڕۆژی ڕابردوودا ژنە شۆڕژگێرێک کە خزمەتێکی زۆری بەڕابوونی ئیسلامی کردووە لە شاری ئیرانیا کۆچی دوایی کرد. ئەم خاتونە لە سەردەمی گەنجی و دواتریشیدا هەمیشە بەردەوام لە خزمەتی ڕابوونی ئیسلامی و لە خزمەتی ئەو کەسانەدا بۆ کە شۆڕژگەر بوونەوە خزمەت بە ئاینی پرۆزی ئیسلامیان کردووە و لەگەڵشیدا خۆشەویستێکی تایبەتی بۆ مامۆستا عەلی باپیر هەبووە و وەسیەتی کردووە لە کاتی وەفاتیدا ئەو نوێژی لەسەر بکات بۆ
ڕێز و خۆشەویستی وەفای ئەو خاتونە مامۆستا لەوێ ئامادە بوو لەوێش وتارێکی پێشکەش کرد کە لە سەردەمی خۆیدا لە سەردەمی شاخدا ئەم ژنە شۆڕژگەرە توانوێتی خزمەتێکی زۆر باش بە پێشمەرگەکانی ڕابوونی ئیسلامی بکات لەوبارەیەوە هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. یەکەم جار بوو چووی کە هیچیان نەبوو بە خۆدادەم بەتانی وشت السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. أدانا كاكا بلا سريبة. بتانا كله كان دیارە من ئەمڕۆ لە هەولێرەوە هاتم لە سەر وەسیەتی و سەر داوای حاجی ژنایش کە لە کاتی کە نەخۆش و سەردانم کرد گوتی مامۆستا پێم خۆشە گەر بۆت کرا بۆ خۆت نوێژی مردوم لەسەر بکەی نوێژی جەنازە. حاجی ژنایش شایستەی زۆر لەوە زیاتریشە کاتی خۆیمە لە گەڵووی گوندی گەڵووی ماخۆبزنان بووین دراوسێ بووین لە ڕاستیدا حاجی ژنایش ئەو کاتە کە من خاتومە لاژنی ڕەحمەتی هاوسەرم بوو حاجی ژنایش هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵکی دیکەش هەمەکارە بوو هەم کاری پیاوانی دەکرد هەم کاری ئافرەتانی دەکرد بۆیە وەکو وەفا من لەسەر خۆم بە پێویست زانی کە بێم نوێژی جەنازەی لەسەر بکەم و لێرەش لەم تەڵقین و لەم وتارەشدا بەشدار بم. بەژە کۆمەڵبەندی ڕانی کۆمەڵی دادگەری هەستاین بە ئامادەسازی بۆ بەشداریکردن لە مەراسیمی نوێشکردن و ناشتنی جەنازەی پیرۆزی پورئایش و هەروەها داوامان کردەوە بە ڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری هەر پێشتریش داوای کردبوو کە ئاگادار بکرێتەوە الحەمدولیلا ئاگادارکرایە و ئامادە بوو و شانی باسە پورئایش ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو هەر لە سەردەمی لەو سەردەمی کە بە ڕێز مامۆستا لە گەڵی ماخۆبزنان بوو لە ماڵی ئەوان دەمایەوە و خزمەتێکی زۆری ڕابوونی ئیسلامی کردووە خزمەتێکی زۆری پێشمەرەکانی ئەو ساتی ڕابوونی ئیسلامی کردووە لە قەڵاتوکان و لە بناری قەندیل بۆیە باشمان زانی پرسە و سەرخۆشی خۆمان وەکو مەڵبەندی ڕانی کۆمەڵی دادگەری بگەێنین بە بەڕێزان ئەندامان و کەسوکاری ئەو پورە بەڕێزەمان بەخوای گەورە سەبوری کەسوکاری بدات خی گەورە بە باشتی بەرین شاد کات و پاداشتی هەموو لایەک بداتەوە ئینشاءالله. بەخێر بن سەرچاوەکان تەبەن ئەوڕۆ ناشتنی پورمە پور ئایشە تۆپ سوپاس بۆ خۆی کە هەتا ژیانش مابووش شانازی و بۆ هەموو پشدەری کە پێی دکتە ئایشە تۆپیش دایکی هەموو پێشمەرگان بوو هەتا ژیا دایکی هەموو پێشمەرگان بوو ئافرەت خزمەتێکی زۆری کردو خزمەتی زۆر بە شۆڕش کردو بە هەموو پێشمەرگان کردو بە هەموو خەڵکی کردووە وەڵاهی داکەم بۆ کاری ئیسلامی بەڕاستی قەت ماندوو نەدەبوو لە کاری ئیسلامیدا دایم بەردەوام بوو دایکم زۆر دڵی خۆش بوو بە کاری ئیسلامی لە سەردەمی کە بستنەوەی ئیسلامی دروست بوو هەر لەگەڵ کاری ئیسلامیدا بەردەوام بووە لە شاخ و لە شاریش هەر بەردەوام بووە دایکم ئەو کاتی بە حکمی ئەوەی لە ماڵەشدا بەڕاستی دایکم زۆر گرنگ بووە لە ماڵەشدا هەموو ئیشەکانی ماڵش هەر ئەو سەرپەرشتی کردووە ئیشەکانی ماڵەشی هەر کردووە و لە ئیشی کاری ئیسلامیش نەوەستاوە بە هیچ شێوێک نە بە شەو نە بە ڕۆژ دایکم ئەو کاتی کە بەڕاستی مامۆستا عەلی باپیر لە گوندی خۆمان و جیرانمان بوو
ئەو کاتی زۆر هامووشەوەی خۆش بوو لەگەڵ مامۆستا عەلی باپیر بەڵێ زۆر مامۆستا عەلی باپیری خۆش دەویست ئەو کاتی سەردەمی بستنەوەی ئیسلامی زۆر جار هەبووە لە شەو نیوە شەودا باری دەبرد بۆ مەنتیقی قەڵاتوکان و بناری قەندیلی بۆ برایانی بستنەوەی ئیسلامی بەڕاستی دایکم جێگای ئەسەفا جێگای مەکانی بەهەشتی ئینشەڵا عزیزانم ئەندازەیە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان بوو بۆ ئومێدەی کە سەرجەمڕگە و بابەتەکان بەدڵی ئەوەی عزیز بوو بێت و جێگەی سوود ڕەزامەندیتان بێمە دەستپێنێ بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان لەگەڵ تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ